بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە قەزای کفریەوە لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵتان داین بۆ خستنە ڕووی کێشە و داواکاریەکانی مانگتوانی کفری کە ماوەی نزیکەی 20 ڕۆژە بەردەوامە کارچەندە پلەی گەرمی لێرە لە بینی 47 بۆ 50 بەڵام ئەوان بەردەوام لەسەر داواکاریەکانیان و تاکو ئێستا لەو داواکارانەی کە پێشکەشیان کردووە لە کۆی نزیکەی 30 داواکاری تاکو ئێستا 4 داواکاریان جێبەجێکراوە. ئێمە ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر تەواوی داواکاریەکان و تا چەند بەدەمەواتن بووە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان کۆمەڵێک میوانی سەرەکیمانەیە دواتر لەگەڵ هاوڵاتیانیش ئەوانیش قسەی خۆیان دەبێت لە بوارە جیاوازەکان کەم شارە شارێکی دۆڵەمەندە لە ڕووی شوێنەوارەوە لە ڕووی گەشت و گوزارەوە هەروە لە ڕووی مێژووەوە کە خزمەتێکی زۆری کردووە بەڵام شارێکی پەرایوزکراوە لە ڕووی خزمەت گوزاریەوە. ئەم شەو قسە لەسەر کێشەکانی ئەم شارە دەکەن کە یەکێکە لە قەزا هەرە کۆنەکانی باشووری کوردستانیش لەگەڵمان بن. سوپاسان کاک ئەبوجیا دەکرد لە جەنابتانەوە دەست پێکەین بۆچی هەفتە ڕۆژە هەر مانگتنەکەتان بەردەوامە بۆ کاری بەردەوامی مانگتنەکەتان چی؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەکی بەخێر بێ ماوە ساحەکیم بۆ شاری وەزیران دەستخۆشی لە جەنابتانەکەین. بەڕاستیم پێم خۆشە لێرەوە 6 پەیامم هەیە بیگێنم دوای تێمە سەر داتاکان لەسەر بابەتەکان. پەیامی یەکەمە من دەستخۆشیم هەیە بۆ هەموو کەسێک، هەموو حزبەکان، هەموو شەخسەکان بەچی بە پیا و بە ژن بە منداڵ دەستخۆشیان لێ یەکەم لە پشۆنەوە کە توانیانە 17 ڕۆژ لەگەڵمانە ببن بە ڕۆژ و 16 شەویش لەگەڵمانە ببن بە شەو ڕۆژەم گەنجانە لێرە بوونە لەو پلە گەرمیە بەرزەشدا. بەڵە لەو پلە گەرمەی کە لە 52 پلە گەرمی ئێمە لە ناو خێمەیە بووینە تقریبا آخر پلە 48 بووە. من لێرەوە دەستخۆشی لە هەمویانەکەم. ئەمە پەیامی یەکەم. پەیامی دووەم ئەم شتەی ئێمە کە دروستمان کرد داهێنانێکی زۆر گەورەیە بەڵام ئەنجامەکەی ماوەیەکی تر ئەبینین. ئێمە بەڕاستی داهێنانێکە کە توانیمانە هەموو فکرەکان، هەموو بۆچوونەکان، هەموو ئەوانەی کەوا متەضاداتن، هەموو ئەفکارەکان لەم خێمەیە کۆیکەینەوە و تا ئەم دەقا کەسێک دڵگران نەبووە، تا دەقا کەسێک عاجز نەبووە. ئەمە داهێنانە. پێویستەکە بەڕاستی ئەم داهێنانە شارەکانی تر چاو لە شاری کفری بکەن. پەیامی سێمم ئەوەیە ئێمە لەناو ئەم خەڵکەیە جاری وا هەیە قساکرێ من بۆیە لێرەوە یعنی ئێمە منتیقەی کفرێتچێتی ناکەین حەقیقەتەن بەڵام ئێمە ئەوەنە غەدرمان لێ کراوە لە ناخمانە ئەکوڵین. بۆیە لێرەوە من داوای لێبوردنەکەم لە خەڵکی کەلار ئەگەر کەسێک لەم منبەرەوە قسەی کردبێ بە خەڵکی کەلار ئێمە خەڵکی کەلار برامانن خوشکمانن خێنە سەرمان بەڵام کەسێکیش کە قساکە لە کەلار بەرامبەر کفری ئێمە هیچ قسێکمان نەکردەوەکو وتەبێژانی ئەم ڕێکخەرانی ئەم مانگرتووە. ئێمە وتەبێژی ڕسمیمان هەیە و بەڕاستی ئێمە داوای لێبوردنەکەین ئەگە برایانی کەلار دڵگران بوون. پەیامی چوارەمەوەیە من داواکەم لە دەوڵەمەندەکانی شاری کفری. باشە کۆمەڵە دەوڵەمەندمان هەیە لە شارەکان ملیاردێرەوەی کفری بەڵێ لە سلێمانی لە هەولێر تەنان لە ئەوروپا داوایان لێکەم بێنە ئەم شارە پرۆژە تەقدیم بکەن ئەم گەنجانە بخەنە سەر ئیش. تام دەخە نەکراوە زۆرنەوانێک لە دەرەوە زۆرن و کۆمەڵێکیان لێرن ئێستا توانین قسەیان لەگەڵا بکەیت. پەیامی پێنجەمم ئەوەیە ئێمە لە دوای ئەمە هەوڵە دەین گەورەترین کۆنفراسی گەشە پێدان بۆ شاری کفری دروستکەین. ئەوە لێرەوە لە دوای ئەمە بەڕاستی دوای ئەم مانگرتنا ئێمە کۆنفرانسەکەین چونکە ئەمە ئەوێتە دووەم کۆنفرانسمان. کۆنفرانسی یەکەممان لە 21/2021 لە سلێمانی ئەنجاماندا ئەلحەمدولیلا کۆنفرانسێکی زۆر سەرکەوتوو بوو. پەیامی شەشەمم ئەوەیە کۆمەڵێک داواکاری ئێمە هەیە لە عێراقایە شتی سیادین. باشە هەر بۆیە وەفدمان دوێنێ لە عێراق بوو بەڕێز دکتۆر عەبدوڵەتیفیان بینیە لەورە ڕەشید کۆمەڵێک داواکاریمان هەبووە گەیانمانتە بەڕێزی ئومێدمان هەیە بەڕاستی ئەویش ئیش پیا بۆ شاری کفری. ئەم 6 پەیامە ئینشاڵڵا ئێمە حەزمان کرد ئەم پەیامانە بگەینە خەڵکی خۆمان و دەوری خۆمان و خەڵکی هەموو جیهان بۆی بزان ئێمە پەیامەکانمان بەم شێوازەیە. سپاس دەکەم. ئەگەر کاک سیروان جەنابشت بەخێر بێ جەناب شتێکێکی لە ڕێکخەرانی ئەم مانگرتنە ئەو یاداشتانەی کە پێشکەشتان کردووە پێشکەشیکەتان کردووە و داواکاریانە لە هەرێم لە عێراق وەڵامەکان چۆن بوون؟ سپاس سەرەتا بەخێر بێن. ئێمە لە 12/6 بەنامەیەکمان خوێندەوە بۆ هەموو
لایەنەکانی حکوومەت بۆ لایەنە سیاسیەکان بۆ لایەنە ئیداریەکانی سنووری ئیدارەی گەرمیان و بۆ دەستگاکانی ڕاگەیاندون و هاوڵاتیانی خۆشمان لەو بەیاننامەیە ئێمە لە چەند خاڵێکە داواکاری ئەوەمان هەبوو کە بەهانای شاری کفریەوە بێن و بێن کێشەکانی شاری کفری چارەسەرکەن و لەو ڕۆژەیە ئێمە تقریباً ماوەی 2 هەفتەمان بە لایەنە تایبەتمەندەکان وەکو حکوومەت و لایەنە سیاسەکانیشدا بەڵام و ماوەیە تێپەڕی و جژنی پیرۆزی قوربانیشی بەسەرا هات دواتر ئێمە لەبەرەوەی هیچ وەڵامێکی فەرمیمان بەدەست نەگەشت لە دەی حەوت بە فەرمی دەستمان بە چالاکیمان گرتن کرد لەگەڵ هەموو دانیشتوانی سنووری کفریە داواکاریەکانمان لە 26 خاڵا کۆ کردوێتەوە و بە هەموو لایەنەکانمان گەیاندووە ئەوەی لە دەستگاکانی ڕاگەیاندنە بڵاومان کردووە لە لایەنە تایبەتمەندەکانیش ئاراستەیانمان کردووە ئەوەی کە تاک هاتووەتە سەر ئێستا وەزارەتی تەندروستی وەکو لایەنی یەکەم لیژنەیەکی فەرمیان لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ڕاستپێدران و هاتنە شاری کفری چەند داواکاریەکیان جێبەجێ کرۆ بەڵێ نیشانداوە ئەوانی تر بە فەرمی لەلایەن نەخۆشخانە و تەندروستی گەرمیانەوە بەرز بکرێتەوە جێبەجێ بکەن چاوەڕێی ئەوەین کەوا و بەڵێنانەی کە دراون ببێ بە کردار و جێبەجێ بکرێت لە دوایەوەش وەزیری ئاوادانکردنەوە خۆی بە شخصی سەردانی خێوەتی مانگرتوانی کرد لە 1-2 ڕۆژی ڕابردووە بۆیە وەزیری ئاوادانکردنەوەش ئەوەی کە لە سنووری دەسەڵاتەکەیە بوو 1-2 خاڵێکی ڕاگەیاند و بەڵێنی ئەوەشی داوە یەکێک لە داواکارەکان کە قیتاوکردنی ڕێگای گوندی 12 ماو قەرەبڵاخە کە سنتەری ناحەی کۆکزی سەر بە قەزای کفری بە سنتەری قەزاکەوە بەستێتەوە لە زووترین کاتە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە وەزیری داراییش وەکو خودی خۆی هاتوۆتە لایەمە ئێمە یادداشتێکیان پێدانەوان وەکو ئەوەی کە داواتان کردووەندێک فەرمانگە بەڕۆبەتی گشتی بێتە قەزای کفری ئەمە تاوەکو ئێستا ئەوەی کە سەر بە وەزارەتی داراییە بۆ نمونە بەڵێ ئەوەی سەر بە وەزارەتی دارایی ئێمە داوامان کردو لە وەزیری دارایی وەزیری دارایی وەڵامی ئەوە بوو کەوا ئەگەڕێتەوە لە وەزارەتەکەی تاوتێ و بابەتە ئەکەن و لەگەڵ لایەنە تایبەتمەندەکانی تری حکوومەتە قسەی لەسەرەکەن و بڕیایی لەسەر درێت چەند ئەوە بەڕایەمە پێویستی بە بڕیاری لەوە چێ ئەنجومەنی وەزیران و بڕیاری وەزارەتی ناوخۆشتانەشە بێت چونکە چەند دایرەیەکمان داوا کردووە ئێمە دوو لەو دایرانە سەر بە وەزارەتی داراییە و دواتر دوێنێ وەفتێکمان چۆتە لای سەرۆکی کۆمار یادداشتمان بە سەرۆکایەتی کۆمار داوە و بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتیش داوای چەند خاڵێکی کردووە خاڵەکانمان بۆ کورد کردەوە لە 2 ڕۆژی ڕابردۆ بۆ یشمان نادۆ و چاوەڕێی وەڵامی ئەمە ئەمانەمان تەسلیمی هەموو لایەنانە کردووە و یادداشتە 26 خاڵەکە کە یادداشتێکی گشتگیرە بۆ هەموو لایەکمان نادووە و لێرەوە خوێنراوەتەوە و چاوەڕێی جێبەجێکردنی داواکاریەکانی چاوەڕێی وەڵامدانەوەی داواکاریەکانی مانگرتوان و خەڵکی سنووری قەزاکە بەڵێ سوپاس دەکەم کاک کۆچەر بەڵێ کاک کۆچەر سەبارەت بە ئێوە وەکو داواکاریەکان ئەوەی کە جێبەجێکراوە لە 26 خاڵە سەرەکیەکان چین بنە ئەو خاڵە سەرەکیان بەڵێ بەخێر بێن سوپاس بۆ پەیامەر لە ڕۆژی یەکەمی مانگرتنەوە لەگەڵمان سوپاس بۆ ئێوە دیارە ئێمە بەڵێ ئێمە دوای ئەوەی داواکاریەکانمان پێشکەشی لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێم کرد دوای فترەیەک جنابی دوای چەند ڕۆژێک جنابی سەرۆکی حکوومەت هاتە سەرخەت بەڵێ مامۆستا فەرموو کاک کۆچەر جنابی سەرۆکی حکوومەت هاتە سەرخەت و ئەوە بوو تەبێژی حکوومەت هەندێک بڕیاری دا و ئێمە لێرەوە دەستخۆشییان لێکەین بەڕاستی بڕیارەکان لەوە بوون تەرخانکردنی 300 میلیۆن بۆ نۆژەنکردنەوەی چەند قوتابخانەیەک لە کفری و 400 میلیۆن بۆ پێنجبیری ئاو و نۆژەنکردنەوەی یاریگایەک بە بڕی 296 میلیۆن هێنانی چەند 3 ئەمبوڵانس بۆ خەستەخانەی کفری و هەندێک قەراری ئیداری درا کە شارەوانی کفری لە دووە بکرێتە پلەیەک و هەر ئەمڕۆژ لە مەجای سەحا هەندێک گرفتمان هەبوو بەڕاستی ئەمڕۆ قەرار دراوە داوامان کردبوو 2 دکتۆری مخدر
بێهۆشکەر بەردەوام لێرە بێ ئەوانە ڕیا فەرمانیان دەرچوو بەردەوام لێرن و من ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی سەحەیی گەرمیان قسەمان کەوتی خەستەخانەکەتان نەبێت بە 24 ساعتی باشە هۆڵی نەشتەگەرێکەشتان نۆژە نەکرێتەوە بەردەوام ینی نەشتەگەری تیاکرێ بەڕاستی ئەمانە بەشێک لە داواکاریەکانی ئێمە باش بەزێ چەند داواکاری سەر لە 26 داواکاری لە سەدا چەندی جێبەجێکراوە خۆی و داواکاریتانە بوو لە بواری ڕێگاوبان وایە ئەمەی نەشکاندووە لەوەی کە ئەو داواکاریانەی کە کینوێتیەوەی نشکاندووە بەڵێ بەڵام ئێمە دوێنێ من و کاک عوسمان و مامۆستا شۆڕش لە بەغدا بووین لە سەرۆکایەتی کۆمار لەگەڵ جنابی سەرۆک کۆمار بووین بەڕاستیان دەگرفتی کفری هەیە ئەوان هەرچەند کفری ئیداریان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام جادەیەکی ئەمە هەیە جادەی کفری سلێمانبەگ 25 کیلۆمەترە داوامان لە سەرۆکی کۆمار کرد بە ڕێزیان کە ئەوان لەسەر میزانی سەرۆکایەتی کۆمار هەڵبسن بە دوو سایتکردنی ئەو جادەیە و جەنابیان ئیستیجابەی زۆر باش بوو تەسەورەکەم من ئومێدەکەم ئیشی لەسەر بکات و بەنداوی باوەشاسوارمان هەیە چونکە سیادی ئەوان دەتوانن تەداخل چی لێکن لە بەنداوەکە مەسەلا ڕووی گەشتیاریەوە لە ڕووچیەوە گرفتی بەنداوەکەمان هەیە کە پڕ بۆتەوە ینی گرفتی هەیە بێ پاک بکرێتەوە دوایی لە خواروی بەنداوەکە پرۆپۆزلێکمان تەقدیم کردووە کە پرۆژەیەکی گەشتیاری تیا بکرێت بۆ ئەوەش وەکو سەرۆکاتی کۆمار نووسراویان بۆ وەزارەتی پەیوەندیدار کردووە و مەسەلەی شوێنەوارەکانی کفری داوامان لێیان کرد لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوە کە لەگەڵ ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان لەگەڵ یونسکۆ بێنە سەرخەت بۆەوەی ئەو شوێنەوارانە بەڕاستی بەشێکی ڕووخاون و بەشێکی ڕەنگە یەک دوو زستانی تر تێنەپەڕێ هەموو شوێنەواری گرنگن بەرەو ڕووخانە چن ینی زۆربیان کێشەی پێویستیان بە نۆژانکردنەوە هەیە ئێستا کە شارێکی زۆر دۆڵەمەندە بە شوێنەوار بەڵێ بە شوێنەوار ئێمە چەندی شوێنەوارمان هەیە قەیسەری کفریمان هەیە ماڵی مەجید پاشای بابانمان هەیە و سەرایمان هەیە و زۆرمان هەیە شوێنەوار بەڕاستی ئەمانە هەمووی پێویستە نۆژەن بکرێنەوە ئێمە بەڕاستی داواکاریەکانی کفری زۆر قورس نین باشە ئێمە داوامان نەکردووە خەڵک تاعین بکرێت داوامان نەکردەوە کێشەی کارەبا و ئاو و نازانم داوای شتانەمان نەکردووە ئێمە ئەڵێن شارێک لە لێواری مەرگایە تکایە فریای بکەون و دیمۆگرافیای شارێک لە گۆڕانایە و ئەمە خەتەرە بەڕاستی زۆر لەسەرە ئێستا بەرەو چۆڵ بوون ئامار وشت هەیە زۆر چۆڵ بوو بێت ئامارمان لایە وەکو ڕێکخراوی پاڵپشتی کەفری کە لە 2-3 ساڵی ڕابردووە زیاتر لە 1500 ماڵ کۆچی کردووە بۆ سلێمانی و هەولێر و شارەکانی تر ئەوە لە ماوەی چەند ساڵا بڵێن لە ماوەی چەند ساڵا و کۆچکردن هەبووە لە ماوەی 1-2 ساڵە ڕۆژانە خەڵک بارەکە ینی ئەتوانی خەڵکی عەرەبیش دێت بۆ ئێرە لە ناوچەکانی دیکەوە هەر کوردێک دەڕوا عەرەب دێتە شوێنی تۆ ئەگەر بتوێ خانووەکەت بفرۆشی لە جیاتیەوەی بنووسی ئەو خانوە بۆ فرۆشتنە بێ بنووسی دار للبیع چونکە کڕیارەکان عەرەبن کڕیاری کوردمان نییە بە هیچ جۆرێک و ئەم شارە بەڕاستی خەتەری لەسرە من ئەمە ئاماژە بە یەک دوشتی تر بکەم ئەمڕۆ ئێمە وەفدێک لە نوێنەری مانگرتووان لە هەولێر بووین چوینە چونکە بەڕاستی لە ماوەکانی ڕابردوو سەرۆکی حکوومەت بڕیاریدا زانکۆی پۆلۆتەکنیک لە گەرمیان بکرێتەوە باشە ئەم زانکۆیە ئێمە پێمان باش بووە بە حەقی خۆشمان نەزانین وەکو کفری ئیدارەی گەرمیان بریتە لە کەلار و کفری یعنی زانکۆی پۆلۆتەکنیک بێتە ئێرە تەکنیک بێتە کفری بەڵێ لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی وا دەرچووە کەم زانکۆیس بۆ گەرمیان بکرێتەوە تهدید نەکراوە کەلاریان کفری و کەلاریش چەند ساڵێکە زانکۆی گەرمیانی تایە بۆیە یەکێک لە داواکاریت جەوهەریەکانی ئێمە ئەوەیە سەرۆکایەتی ئەو زانکۆیە بێتە کفری و لەگەڵ جەنابی وەزیری خوێندنی باڵا مناقشەی زۆرمان کرد و بەڕاستی ئەو خۆی بە خەڵکی شارەکە ئەزانێ و لەگەڵ معاناتەکانی ئێمەیە زۆریش ئاسانکاری هیچ بەڵێنێکی پێدان بۆی کە بگوازرێتەوە بەڵێ چەند بەشێکی گرنگ بێتە کفری و نزیکەی 2000 وا بکەن 2000 خوێندکار و قوتابی زانکۆ بێنە ئەم شارە ئەمەش حرەکەیەکی اقتصادی دروستەکە وا لە هەر لە سەردانەکەمان بەڵام مۆزوعی سەرۆکاتی زانکۆکە یەکلایی نەبووەتەوە جارێ لە کەلارە بەیان لە کفری و چوینە لای جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بە هەمان شێوە وعدیدا هەفتەی داهاتوو بێتە ئێرە لە نزیکەوە چونکە ئەویش بڕیار دەرچووە چاکسازی گەوران لە گەرمیان بکرێتەوە بۆ بینای چاکسازیمان ئامادەیە ئێستا برایانی پێشمەرگەی تیای میوەری گەرمەسێر هەوڵە دەین بەڵێ سوپاس دەکەم دوای دێمە خزمەت کاک کۆچە یەک دوو شتی تر ماوە ئاماژەی پێ بکەم بەڕاستی بە سوپاس دەکەم دێمە خزمەت دواتر ئێمە
شوینە وەزارەتی ڕۆشنبیری هەندێک گرفتی ڕۆشنبیری هەبوو وەزیری ڕۆشنبیری هەموو ئامادەیەکی دەربڕی کە ئەوانش چارەسەر بکرێن و لەگەڵ ئەمەلخان لە دەستەی گەشت و گوزار ئەوانیش ئامادەیان دەربڕی کە لە مەجای گەشت و گوزارە هاوکار و هاوکاری ئێمە بن بەڕاستی ئێمە دڵخۆشین و لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی حکوومەت هەمووی هاتوونەتە سەرخەت و داوایان لێکەین ئەی بۆ تا ئێستا ناتوونە تێرە ئەوان وەزیرەکان هاتوون بەڕاستی دووسێ وەزیر هاتوون تێرە و ئامادەیان دەربڕیوە هاوکاری بکەن و هەندێک شتیش کراوە بەڵام ئەمە لە جێی توموری سپاس دەکەم دوای دێمە خزمەت کاکیوە زامایکەکەی لایە بەڵێ کاکیوە سوارد بە گەنجانە قسەمان بۆ بکەی بارودۆخی گەنجان لەبارەی هەری کار چۆنە دۆخی گەنجان لەم شارە بەڵێ دەستان خۆش بێ بۆ ڕەخسان نیەم دەرفەتەکە ئێمە کێشە و کەروفتەکانی ئەم شارە بگەێنین ڕاستی قەزەی گەنج زۆر گەورەیە لەم شاردا قەزەیەکی زۆر گەورەیە چونکە هەر خۆت دیقەت بدەیت چی قەزەیەکەونە گرنگە کە گەنجەکانمان هەفتە ڕۆژ و هەفتە شەوە تەنانەت بۆ یەک دەقەیش نەڕۆیشتونەتەوە ماڵەوە تەنانەت نان خواردن و خۆشوەردن و هەموو شتێکمان لێرەیە من وەکو خۆم دوێنێ دایکم هاتوۆتە ژێر خێمەکە کە منی بینیوە خۆشکەم ئەم بەیانیوە خۆی هاتووە بەلام بینیمێتی هەفتە ڕۆژە ئامادە نەبوومە بڕۆمە ماڵەوە کە 500 مەتر ماڵمان لێرەوە دوورە قەزەی ئەم شارە زۆر جیاوازە لە شارەکانتری یعنی هەموو گەنجەکان بێکارن کە بێکاریشەوە ناچارە بن ماڵیش ببنەوەی بارگرانی بۆ ماڵەوەیش بار بک بۆ شارەکانی تر یعنی ئەگەر ئێمە دەست بووین بۆ چارەسەرکردنی کێشەی گەنج کێشەکان تریش خۆی چارەسەرەوێ چارەسەر دەبێت حکوومەتی بکات لە کفری بۆ گەنجان پێویستە چی بکە بڵێ یعنی چارەسەرکردنی کێشەی کفری زۆر ئاسانە شتێکی وا گران نییە هێنانی چەند کارگەیەک خۆ بەس لە کفری ئەم کێشە نەبووە بەس لە کورسان ئەم کێشە نەبووە من نمونەیەکت بۆێنمەوە لەسەر ئیتالیا لە ساڵی 1950کان ئەو شارانەی کەوا لە باشووری ئیتالیا بوون زۆربەی خەڵکەکەی کۆچەکرد بۆ باکووری ئیتالیا حکوومەت هەستی بە پرسیارەتی کرد کۆبوونەوەیکی کرد چۆن ئەو کێشەیە چارەسەر بکە بڕیاریاندا هەر کارگەیەک بێت لە باشووری ئیتالیا کار بکات باجەکەی لە 100 کەمەکرێتەوە بۆ 103 ئەمەی شەوای کرد شارەکانی باشووری ئیتالیا وەها بەرەو پێش بچێت لە شارەکانی باکووری ئیتالیا باشتر بێت کە لەو شارانە ناپۆلیە ئێستا خۆشگوزەرانترین و باشترین شاری ئیتالیایە ئێستا ئێمەش ئەتوانێ حکوومەت بۆ نمونام کارگەی لە بواری چیە دەتوانێت لێرە بکرێتەوە لە بواری چیە بۆ نمە هەمانی کار بڕەخسێنێ ئەم بژانەوەی ئابووری دروست بکە حکوومەت دەتوانێت لە چڕوان ئەم شارە ئەتوانێت هەموو شتێک یعنی چەندین کانزا و شتمانەیە ئێمە ئەتوانێت کارگەی گەشتدا بنە ئەتوانێت مەسفیەکی نەوت بێنێ ڕۆژانە 15,000 بەرمیل نەوت لەم شارەوە هەنارداگری هەر مەسفیەکی نەوت بێری ئەتوانێت 2,000 کەس بکاتە کارێکی زۆر هەیە بە منە ڕۆژ پێ بۆ شارەکانی تر من خۆمێکێکم لەو گەنجانە نزگەی 5 ساڵام شارەمە جێشتووە زۆر بە ئەو گەنجانێش کەرنە ڕۆیشتون کەس ناناسن کێشیانێ ماڵەوە کێشیان بۆ دروستەکە ئەگینا ئەگەر کێشەی ماڵەوە نەبێ هەمووی ئامادەیە گەنجی وامانێت تەمەنی 30 ساڵە باوکی بەخێوەیەەکە ئەمە لە چی وڵاتێکا بووە لە چی قانونیەکە بووە یعنی چارەسەرکردنی کێشەی کفری زۆر ئاسانە تەنها لە باج خۆش بیە و کارگانی وا تێنە کفریەوە بۆ نمونە ئیشەکەن ئەو سەرمایەدارێنە 100 بالای خۆش نەبێ ئەگەر 100 بای بکاتە 100 ئەگەر 120 بای بکاتە 108 ئەمە واکاتە دەستی بەرەمێنەر بێرێت ئەم شارەوە ئەگەر کۆمپانیایەک لە شارەکان تری کرێکارێک مانگانە بە 500,000 کاری بۆ بکە لەم شارە ئەتوانین 1000 گەنجی بۆ ببین بە مانگانەی 400,000 من لێرەوە داواکارم لە بەرهەمێن لە سەرمایەدارەکان بێنە ئەم شارەوە کار بکەن کاکە ئەم گەنجانە هەمووی بێکارە هەرەوەی شەنا کاکە بۆ چارەسەرکردنی کێشەی کفری ئەتوانێت چەند بەڕێوەبەرایەتێکی گشتی گەرمیان لە کەلارەوە بێنێتە کفریەکە لەو بەڕێوەبەرایەتێ ناتوانێت بەڕێوەبەرایەتی پاسپۆرت بێنە یان بەڕێوەبەرایەتی هاتوچوو ئەم دوو بەڕێوەبەرایەتیمان بۆ بێنێ بەسمانە ئێمە کێشەمانەوەتانێ ئەم شارە کەس سەردانی ناکە کەسی غەریب سەردانی ناکە ئەوەی هەیە خۆمانین ئەڕۆینە کەلارە ڕۆینە دووسخورمات و دێینەوە هیچ هێڵێکی بازرگانی لەسەر ئەم شارە نییە بەڵام تۆ ئەگەر
بەڕێوەبەرایەتی پاسپۆرت و بەڕێوەبەرایەتی هاتچۆ بێرین تا ئەم شارە خەڵکی شارەکان دیش ناچارە بنە بێن ئەم شارە کۆتاشتیش کە بۆ چارەسەر کە زۆر گران نییە بۆ نمونە ئەرزی کشت و کاڵیەیە یان ئەو ئەرزانەی کۆمەڵی ئەرزێ ئێمە سەر بە دیالەیە ئێستا دیالە ڕێگری ناکە ئەڵێ کێ کارگە ئەکا لەسەر ئەو ئەرزێنە چیەکە بابیکە بەڵێ هیچ کێشەیەکیانە بەڵام قایمقام و شارەوانی کفری ڕێگریەکە ئەمانیش ئەڵێن لە دەسەڵاتی ئێمانین نایڵن دوو بلۆک بخەیتە سەر یەک شۆفڵە دێ ئەی ڕوخێنە ئەڵێ کاکە ئێمەش ئەمرمان وەسەرەوە بەڵام ئەبینی لە شارەکانی تر لەسەر ئەرزی کشت و کاڵی کابینات و مەعمەل و شتە دروستەکرێ لەسەر ئەرزی دیالە ئەبینی کەپری گەشتیاری و ئەمانە دروستەکرێ بەڵام لە کفریا ڕێگریەکەم دێمە خزمەت کاک فازڵ جەنابشت بەخێر بێ جەنابەتوەکو بەڵێندەرێک کێشەی بەڵێندەران چۆنە لێرە کێشەی تاوانکردنی پرۆژە و کێشەی نەدانی پارەی بەڵێندەران باردۆخی بەڵێندەران لەم شارە چۆنە بەخێرانتان لەگەیم بۆم شارە بەخێر بم بۆ شاری شەیدا قەزەی بەڵێندەران لەم شارە من وەکو بەڵێندەری قساگەڵ کە ماوەی لە 2005 من پرۆژاگەم لە گەرمیانە لە کفری و کەلارە لە 2005 من پرۆژاگەم باشە زیاتر لە 50 پرۆژەم ئەنجام داوە لە گەرمیان و لە کفری و یعنی بەعام لە کەلار و کفریە بەڵێ کێشەی کفری لە 2013 سەری هەڵداوە بەڵێ 2013 تا 2013 پارەیان بۆماندانە ناو لەوە بەرهێنان و لە پارێپێدانی پارێزەکانەوە لە 2014 پارەی پترۆدۆلاریان بۆماندانە یعنی ئەو بودجێکەدانراوە بۆ کفری تەنها پترۆدۆلار بوو بەرهێنان و بودجەی پەرەپێدان نەبووە لە 95 ئەم پرۆژانە هەیمانە لەسەر پترۆدۆلارە باش پترۆدۆلارەکەش پارەی حکوومەت نییە ئەم خەڵکە بزانن ئەو ناوچانەی کەنەوتیانەیە دەبێت لە 150 پێ گازپرۆم 200 میلیۆن دلاری تەبەڕع کردە گەرمیان باشە 200 میلیۆن دلاری تەبەڕع کردە گەرمیان باش وتی لە گەرمیانە بیکەن بە پرۆژە کەلارە کفریە ڕزگاریە تا چەمچەماڵیشی گردەوە گەرمیانیش نەیتوانی پارەکە لای خۆی دانا ئیتر نازانم نەیتوانی لوژنەیە دابنا ئایا خۆی نەیکرد پارەکەیان هەڵگرت بردیان لە بانکی کورسان لە هەولێردایەنە ئەو 200 میلیۆن دلارە بەڵێ کردیان بە پرۆژە لوژنەیەکیان لە ئەنجومەنی وەزیرانە دانا لوژنەی لاوەکی ناوچە جاجاکانی کوردستان تقریبا 200 پرۆژەیان کردیان بە 200 پرۆژە کەلار و کفری و لە گەرمیانە باشە یەکێ لەو لە 195 پرۆژەکانی ئێمە لەسەر و پترۆدۆلارەدا ئەوە بوو ئیشمان کرد پرۆژیان دا بە ئێمە وەکو کۆمپانیاکان ئیشمان کرد لە 2014 شەڕی داعشا دەبانە پارەکەیان لە بانکی کوردستانەوە دەرکرد بردیان دایان بە موچە ینی پارەی پرۆژەکان خەرج نەکرا و 200 میلیۆنە خەرج نەکرا بۆ بەڵێ تقریبا 50 میلیۆنمان لە پرۆژەکان وەرگیرا بوو لە کۆی 200ەکە بەڵێ تقریبا 50-60 میلیۆنێکی وەرگیرا بوو باقیەکەی ما بووە لە بانکی کوردستانی ئەهلی بوو لە بانکی حکومۆیان نەبوو بەڵێ باقیەکەی هەڵسیان بردیان دایان بە موچە ئەو کاتدا ئیتر ئێمە لەو کاتەوە ئەناڵێنی باش ئێستا چەند بەڵێندەر ئێستا حکوومەت پارەی لای حکوومەتە لێرە بۆ نمونە چۆنە یان ئەو زۆرە ئێمە زۆرین ئێستا بۆ نمونە تووشی ئیفلاسی بێت تووشی قەرزاری بێت کوشتووە کاکە خەڵ خۆی کوشتووە خەڵ قەرزارە ئیسەیەکی وەک من قەرزار خەڵکم چەند حکوومەت چەند قەرزاری تۆیە من ئیستا دوو پرۆژەم تەواو کردووە ماوەی 4 ساڵە دەوامی تیاگەن دوو قوتابخانەی نمونێت دوو پرۆژێ تەواو کردە تا ئیسا لە 130 پارەکەم وەر نەکردووە ئەم دوو پرۆژە کە بای تقریبا 4 میلیۆن دلارە پرۆژەیە ترمەیە لە هەواری نوێیە هەر عینم پترۆدۆلارە 130 کردووە ئیسا پارەیان بۆی تەسلیس کردووە بۆ 2023 ئەوە کتابەکەی پێمە تا ئێستا خەرج نەکرا خەرج نەکراوە پارە هەیە پارەیان بۆی تەسلیس کردە لە پلاندانەوە بۆی دانراوە 2 ملیار و 500 میلیۆنی بۆی دانراوە بەڵام ئیسەوە گەنجینەی دوو سلێمانی ئەڵێ کاکە من تەمیلت بووە کەم بەڵام ئایا بەنک بۆ سەرفەکە دەڵێن سویلە نییە سویلێن نییە بانکی کەلاریش ئەڵێ کاکە من پارەم نییە بۆ سەرفکەم بە هیچ شێوەیە باش ئەی بەڵێن پرۆژەی تری تاو نەکراوی شەیە بۆ نمونە هەر بەڵێن دەربێ زۆرەوە ئەم شارە
یعنی 1995 پرۆژەکانی دیشی ماوە شارعەکانە هەموو شارعەکان بەس لە دوای 2014 پرۆژەی تازە بۆ نەکراوە هیچ پرۆژێکی تازە نەکراوە ئەمجا ئێمە کێشەی ئەومانشێ لە بەڵێندەرانە کێشەی باجمانەیە منی سەیەکی وەکو بەڵێندەر وەکو بەڵێندەر باجەکە کێشەی بازی چی وەکو منی سەیەکو بەڵێندەر باج قەرزارم باجی کۆمپانیەکەم قەرزارم ڕۆیشتمە بیدەم من چەکم هەیە لە بانقاکە حکوومەت کە چەکی داوا بێن لە بانقایە پارەم هەیە لە بانقا بڵێ لەو پرۆژەی پترۆدۆلارە ئەڕۆ مەڵێم کاکە وەرە لە چەکە بیڕادە بڕۆ پارەی نەخت ئێستا وەکو بەڵێندەرانی کفری ئەگەر حکوومەت ئەو مەقاستان بۆ بکارەتوان پرۆژەی تر بکەن بۆنە بازەکەتان بۆ قاتە سەر و پارەی کە قەرزە لە ناتوانین بۆ ناتوانین ئەتوانین بکەین کاکە تو مەسەرەن پرۆژەیەکە کەی کاکە 100م بەسەر مەکە 120م بەسەر بکە من نتوانم بیکەم ئەگە تو 120 میل بەسەر بکەی من نتوانم یاواشتەوەیکەم بەڵام تو هیچم بەسەر دەکەیت ئەبێ سوپاس دەکەم سوپاس دەکەم زانم کێ هەیە قسە بکات پەیامێکیە فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەتان لێکەم زۆر خۆشحاڵی لێکەوە بەردەوام فری بەسەرەکەونە من وەکو کەسێکی یعنی ئاسایی وەکو کەسێکی خێرخواز قساکەم لە ساڵی پەرۆ تاوەکو ئێستا بە هەر بە پارەی زەکات و سەدەقە و شتانە الحەمدوللا نۆزە زەویسەنە بۆ فەقیر یعنی وایە لە شارە کردووە شارێکی مردووە یعنی گوناح نییە شارێکی وەکو فری 103 ساڵە قەزایە زەویە کەسێنی بە 103 ساڵە قەزایە بڕۆ 10 میلیۆن بۆ بێرە وعد بێگەری سێ زەویت بۆ بچێم لە کفریا لە کام شوێن خۆش ئاوی هەیە کارەبا خەدەمات گشتێکی هەیە کەی خواوە قبڵا بڕۆ سەی قەرەتە بێشکە برادەر خۆم هەیە لەورە وەڵای خانی فرۆشتەوە 185 میلیۆن ئەو خانی دوای ڕۆشتۆ دوو خانی پێی سەنە لە سێمای دایەتی کرد بۆ خۆی پای ناوەتەبان پاو لە قەرتەبە خانی ترەیە ڕەوەک و ڕاتی بێ بۆ خۆی وەریەکرێ دەبێ حکوومەت چیکا بۆ کفری چی بکە بۆ نازانم ئیداری گەرمیان وەڵای من وا هەستەکەم لاڵن هەمویان لاڵن هیچ شتێ ناکەن هیچ ناژنەفن یعنی گوناح تو لەو پڕدنیاوە قاڕی ئەفریقی ئاگادار کفری ئەزانێ کفری وەزعی چی ناخۆش چی نالەبارە هێشتا تایسە هیچ دینێکیان لە خۆیان نەک لە خۆیان بار نەکرداری گەرمیان زۆر زوڵمەکەن سەرپەرشارەکە ناتۆ بۆ ئێرە ناوەڵا هیچ هینێکیان نییە هیچ دەنگێکیان نییە یعنی ئەبێ ئەو شتانی بکرێت لە کفریا زانکۆ بکرێتەوە مەحەد بکرێتەوە دوای ئەوەیش کۆمەڵی زەوی هەیە لە لای سەر بە قاتعی تلیشانە ئەوە ڕێگە نادەن تو ماقول یعنی تو لە کەلارە بڕۆن هەموو جەبەلون شتێک سەر بە کفریە لەورە یعنی لە باناسیا ئەو مەنتیقانە زۆربەی سەر بە کفری نازان باناسیا بەس ئەملاتر سەر بە کفریە لەورە ئەیکەنەوە بۆچی کفری ڕێگریەکەن لە کفری جەبەلون و شتان بکەن ئەگەر لەورە بکەن بۆ منە جەبەلۆم کردوە دا حرەسی پێویستە دوای هەردانی 5 عملی بۆین بێ ئەکاتە تقریبا 50 کەس ئیشی تیاکە خوای گەورە ئەم زوڵمە قبول ناکە یعنی هەتاکو کەی وابێت تو بڕۆ سەیری کە وەڵای سێ و ناوانە بکە یعنی گەڕێکێکی من پێت پیشان دەدەم خوا ئەزانێ 15 ماڵی تایە دەینوسیاوە بۆ فرۆشتن خوای گەورە کێ قبولەکە یعنی هەتاکو کەی تو ئەو پارە پێ دەژم هەر بە پارەی زەکات دە زیانم سن لە پارەکەوە تو با ئەو یعنی ئەوانی وا کار بەدەستن هەر پارەی زەکات و سەڵەکانیان بێرن بۆ ئێمە بە خزمەت کفری پێ بکەن خوای گەورە کێ ئەم زوڵمە قبولەکات دوای ئەوە یعنی ئەوانیش ئەندام پەرلەمان هەموو لایەنەکە من باسەکە کاتێک گوێتە کات حملی هەڵبژاردنە تیان سواڵەدن کردن زەکات جارێ نات یعنی جارێ نات بەسە تیان یعنی بەس هەر ڕۆژیانەتی ئینشەڵڵا یوم لەک و یوم عەلەیک خوای گەورە ئەمە قبول ناکات ئینشەڵڵا بەسەریان ناڕوا سپاس دەکەم کێتر پەیامێکی هەیە فەرموو مامۆستاگیان فەرموو بەسەر چاو فەرموو سازیان پێشەکی بەخێر بێن من ئەمەوێت لەسەر بابەتی ئەوەی کە زۆر جارە بیسین لەیلا و لە ئەڵێن ئەوە بەرهەم هێنەرەکان و سەرمایەدارەکان ئێم شارە ڕۆن لە شوێنەکانی تر پرۆژاکەن بەڵام بەداخەوە بتوێت بەردێک بخەیتە سەر بەردێک لەم شارە ڕێگریت لێکرێ بە هەموو پرۆژی و بەرێنان تە بۆ خۆت کەسێکی نزیک بڵێ خۆم پێشتریشم و لێرە لەبەر بەرژۆندی ئیشەکەی من بەرژۆندی گشتیش بوو کە ڕێگریم لێکرا باشە و دوو سێ جاریش ڕێگریم لێکرا ڕێگری لە پرۆژەی و بەرێنان دەکرێت تا باسی هەلیکاری گەنجەکان ئەگەر بێت و نێڵن سەرمایەدارێک لەم شارە پرۆژەیەک بکە هەر شتێک بکە بەردێک بخەسەر بەردێک یەکسەر بە خۆیان و لیژنەکەیان حاضرن ڕێگریەکان چین بۆ نمونێ بەردەمەوە بەرێنان لێرە لە کفری ئێمە سەیریکە زۆر جار باسی ئەوواکەن باسی ئەو عەرزێ کە سەربە دیالەیە هەموو شێوەیەکەمان تەسەڕوفاتی پێ بکەن زۆر لە سەرمایەدارەکان یانەوێت لێرە چەند پرۆژەیە بکەن ڕێگریان لێکرێت ئێستا سەرمایەدارێ لە کەلار بڵێن لە کفری بوورە سەرمایەدارێ پرۆژە بکە و ڕێگری لێ بکرێت بەڵێ بە هەموو شێوەیە ڕێگری لێکرێت هەر بەردێک ڕێگرێکە لەلایەن حکوومەت هێرێم و لەلایەن حکوومەت هێرێم و لەلایەن ئیدارەی شار و ئیدارەی گەرمیانە باش داواکاری چێ جەنابەت دێنی چی بکرێ بۆ ئەم شارە هیچی تر پەراویست نەخرێ
ئێمە تەنها چەند پرۆژێکی تاوا نەکراوەیە قیرتاوکردنی گەڕەکەکانە هەلیکارە زیاتر لە سەروی 30,000 گەنجمان لێرە بێکارە ئەڕۆنە شارەکانی تر بۆ ئیشکردن گەنجمانەیە لێرەوە ڕاتە سلێمانی بۆ ئیشکردن بە 500,000 دینار چی بداتە جێگای خەو چی بۆ خواردنی چی بۆ ماڵەوە گەنجمانەیە لێرەیە بە ماتۆڕە ڕوا بۆەوەی ئەو کرێسیاری بۆ بمێنێتەوە 50-60,000 دینارە بۆی بخاتە سەر پارەکەی لەوێ 150,000 داتە ناخواردن 150 داتە کری خەومانەوەی ئەمە سیاسەتی ڕۆ بە 500,000 شەکە 150 بۆ 60,000 شبدا بە کرێسیارە چی بۆ مێنێتەوە بە 150,000 بنێرێتەوە هەمووشی خاوەن عایلە و عایلەیەک لەسەرێتی هەمووی بەعام ئەوە نییە بڵێم تەنە سپاس دەکەم سپاس جەناب دەکەین فەرموویان من وشەی داواکاری هەڵەگرم لە قسەکانمە پێیان ئەڵێم بە حکوومەت لەم سەر بۆ ئەو سەر ڕاست و چەپ ئەم دەستە جوانە کە دوایەتی ئەم خەڵکە کۆبکاتەوە بەم شێوازە مەدەنیە ببێت دەرز بۆی پێیان ئەڵێم و ئەمریان پێکەم ڕۆژێ دێ شوێنی ئەو هاوڵەت دەست ناکەوێت داواکاریەکانی ئەم خەڵکە جێبەجێکەن داواکاری ئەم خەڵکە جێبەجێ بکەن من ناڵم داواکاری من نییە و کلمەی داواکاری لای من نییە جێبەجێ بکەن ئەگە جێبەجێ نەکەن چی ڕوەدا چی پێشهاتێکە بێت ئەگەر بێت ناحی استراتیژیەکان تەماشا بکەیت کەفری زۆر گرنگە هەم لایەن کۆمەڵایەتیەوە هەم لایەن جغرافیەوە هەم لایەن سیاسیەوە بە گوێرەی پێشهاتەکان کە ڕوو ئەدات ئێمە وان نەزان خەڵکی کفری ئاگادار نییە لە ڕۆژهڵاتمان یا ڕۆژئاوامان یا لە ناوەڕاست یا لە بەغدا چی ڕووەدا هەمووی لێ ئاگداری بۆیە پێیان ئەڵێم لێرەوە بێن بۆ ماڵەکانمان هەمووتان حکوومەتەکە هەمووی چۆڵکەن بێن بۆ ئێرە ئەگەر هیواتان هەیە کە حکوومەتێکە یەقینا من بەسێ بەشەوە بەشێکتان بێن لە تەوزیعتانەکەین ئێمە نانتانە دەین بێنە بڕۆنە هەرچی ماڵێکەوەیە دابش من بەیانی بێن وەکو ئێمە بیر بکەنەوە ئەو کاتە ئەبینێت کە خەڵکی کەفری چەند دڵسۆزە بۆ وڵاتەکەی بۆ نیشتمانەکەی بۆ پێکەوە ژیانی لەناو ئەم خەڵکە چونکە ئێمە مێژوویەکی زۆر کۆن و دیێرین و جوانبانەیە ئەم کۆبنەوە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد بڕوان پێ بکە داهێنانە منیشتایی دەکەم داهێنانە ئەگینا بەم خوێن گەرمیە بەم ئەم گەنجانە کە وەزعی مادیان وەزعی نەفسیان زۆر هیلاکە ئەبێ چاوەڕوانی چی بن پێیان ئێڵێم جێبەجێی بکەن کەیفی خوانیتر من بۆ تۆمە من بۆ تۆمە من خەڵکفری لە باوکو دایکۆ من بۆ تۆ بە تۆ بۆ چێتە ئەوەنە بخۆ تا خەمەراکەی بە کەڵتان نایە بگرن ناو خەڵکی سپاس ساس تۆش پەیامێکتە بوو فەرموو بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستان خۆش بێ بەخێر بێن وەڵام من چاوەڕێمەکە کتابێکەیە هینە و پیاوە بەڕێزی هاوڵاتێ بگەیتە دەستم کتابەکە بیرێکی 2 متریە لای بەنداوەکە کە هاوڵاتیەک نەختێ باخۆ زەرعاتی کردووە یان با بڵێن مەجموعەی ئاژەڵی هەیە بیرێکی 2 متری چی پێویستەکە کە پڕوە بۆ بیرەکە کراوە کەیسا وشکی گەستی ڕژارە ئاوبەرەدە کتابێ بکرێ بۆ کەلار ینی قایم نازانین ینی لەگەڵ ڕێزمە بۆ جەنابی بێدەسڵاتە یا بێدەسڵات کراوە ینی نازانین کتابێ بۆ بکرێ بۆیە ئەمە یەک دوو ئێمە ئەم داواکاریەکەی کاک حاکیمەکە گوێت لە من بێت ئەم داواکاریە لە ئەکرێ ئەمە پەیامێکە دێنە دەسڵات ئێمە دوایی شتمان لەبیر ناچێتەوە من بۆ نمونە 4/4/2019 هەمێم داتە کاخوبات ئەمە هەوێکیان فالانەیە پشتەکەی چی لێ نووسراوە ئەم هێندار کاخوبات وتێ بە دڵنیایەوە جێبەجێکەن کە هەوێکی بوو بۆ کەسوکاریان فعال بڵێ گوێ بگرا داواکاریمان زۆرە بەس ئەو وەختە شتە ناوە ئەم هەوێن فالانە جەنابەت سەیرێکە لە پشتەکەی نووساوە تەنها بە مەبەستی موچە بەکاتێ وتمان ئەمە بۆ سومعی حکوومەتی هەرێمی کورسان بۆ وارسی شەیدان و جینۆسایی بۆ هەموو پلانە پێشتی هەوێکە نووسرابە بۆ ینی بات کە ئەوەشە هەوێ ئەفسەرێکی بەعسیە پشتەکەی چەند ئیمتیازای هەیە ملازم ئەوە لێکە من ئەمە 4/4/2019 دامەدە بەڕێز کاخوبات وتی بە ماوەیەکی عاجل ئەمە ئەم داواکاری بۆنم لە کەسوکاری ئەنفال بدرێتەوە بۆ نمونە چۆن چی بکرێت چ ئاورێکی لێ بدرێتەوە جائزە دێمە سەر و خاڵەشە دوو ئەمە نەبوو کە ڕۆژی مەراسیمی سوێنخواردنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان من وە کوڕە شەیدێک کە بانگێش کرا بۆ مەجموعەی عایلەی شەید و جینۆساید با بڵێن لەو مەراسیمە 6/2019 عین بینی وتم کاخوبات ئەوە هەوێکەی کە تۆ ڕسمت کرد و بەڵێندا جیاجەکەی وتی جێبەجێەکەن جا بۆیە ئێمە ئەومان لەبیر ناچوو ئەمەشمان لەبیر ناچێت وی داواکەم لە بەڕێزی کاخوبات بێتە سەرخەت
پشتیوانیمان بکات یعنی ئێمە دەستخۆشی لە بەڕێز سەرۆکی حکوومەتەکەی هاتوۆتە سەرخەیت و کە کۆمەڵی داواکاری جیاوازگە وەزیرە پەیوەندیدارەکان ئەو وەزیرە بەڕێزانە کە دوێ شەو کۆمەڵیەدان پەرلەمان لە فراکسیۆنی یەکگرتوو لە بەخاوە تەشوێنە هەر لایەنێکی پەیوەنددار تێدەژێرە و خێمە ئێمە ڕۆڵی بەرز دەنرخێنین دەستخۆشی لەکەین بەڵام داواکانی کاخوباتش بێتە سەرخەت کۆمەڵی داواکە شتە هەیە بە ئەو معالەجاکرێت یەک خاڵێکی تر ببوورە یەک خاڵێکی تر من داواکەم بۆ کاخوبات کە تای سای چینەوە هەر هیچی پێ ناکرێت بە بڕیارێکی تایبەت خەڵکێکی زۆر لە کفریان لەبەر بێپارێ و ئەم قەیرانە موچە قەرزاری ئاو کارەبای ئەتوانێت بە بڕیارێکی تایبەت لێ خۆش بێت من دواتر ئەو کتابەکەی لە کتابەکەت پێشان دەدەم کە سپاس دەکەین زین زانشت پامەکتەیە فەرمون فەرموسازیان ساڵ خێر بێ کاک حەکیمێمە جەماعەت باسی هینیان کرد باسی ئەو مۆزوعی زەویەکانی تلیشانیان کرد من خۆمێکی لەوانەیە کە زەویم هەیە لەوێ لە تلیشان و ڕەنگە ئەم ئامادەوانەی کە لێرەن هەمویان بزانن ئێمە 5 ساڵ زیاترە دەردەدارین بەدەستەوە یعنی شوێن نەما دەرگا نەما جەماعەتی ڕێکخراوی پاڵپشتی ئەوەنە داکۆکیان کێشەی زەویەکانتان چییە بۆ زەویەکانمان 16762 دۆنما ئەکەوێتە حدودی وەکو تاپۆ سەربە دیالێ حکوومەتی عێراقیە بەڵام خاوەنداری زەویەکان هەمووی کووردا یعنی ئێمە سەیرمان لێ حکوومەت یێرێم و لایەنە یعنی حکوومەت هاوارەکە ئاڵێ ئێمە مادەی سەوچلمان بۆ جێبەجێ ناکری ئێمە وەکو خەڵکی کفری هاتووین مادەی سەوچلمان جێبەجێ کردوان لێمان وەرەگرنەوە یعنی ساڵێ بڕۆ ئێمە قبول ناکەن ئێوە پرۆژە بکەن لەسەری وەکو کفری ئیدارەی دیالە ئەڵێ ئەو بڕۆن پرۆژەی خۆتان بکەن ئێمە لاریمانی هیچ ئشکالێکمانە ئەوە خاوەن زەوین و کێشەی نییە تاپۆکانتان یعنی دەیان پرۆژەی داواکاری چی بکرێت بۆ ئێوە وەکو چۆن ئێمە دراوسی کفرین وەکو زەویەکانمان ئێستا دراوسی یعنی دراوسەیەکە تۆ ڕێنە دەی ئێمە بتوانین خانۆکەم بۆ نمە بمێ بۆ یاخێکی سپی بکەم یعنی وەکو پرۆژە ئێمە دێن لە کفری داوای ئیجازەکەین ئیجازەمان نادەنێ ئەچین بۆ دیالە ئیجازەیەنن ئەمان قبول ناکەن ئەڵێ ئێمە قبول ناکەین ئێوەتانێت زەویەکان بکەن بە خانوویان پرۆژەی بازرگانی پرۆژەی پیشەسازی ئێستا سلێمانی ئەگەر تانجرۆی لێلابی ڕەنگە سلێمانی 150 ئیفلیج بێ یعنی هەولێر خوشتەپۆ ئەو دەوروبەر ئێمەش کفری تەنها ئەو شوێنەمان ئێستا لەلایەن بەرپرسانی پارێزگای دیارەوە پێدان هەیە بۆ ئەوەی کە پرۆژەی پیشەسازی بازرگانی دروستکەن بیانەکانی بەرپرسان لێرە چییە بەرەوەی دارەی گەرمیان کارەگری دەگرن ئێمەش بەدوای ئەو وەڵامۆی نازانین تا ئێستا وەڵامان نەدراوەتەوە یعنی ئێستا ئەو زەویانە ئەگەر بێت بە دڵنیایی و حکوومەت 1 دینارێک سەرف نەکا بۆ کفری تەنها ڕێ بدات ئەو پرۆژانە بکرێت لەوێ دڵنیا بە ئەنجامێکی باشیە بێ و ئێمە دەیان پرۆژ هەرچی ئەگەر حرەکەیەکە بێ لەم شارە تەنها ئەو داوای ڕێپێدان دەکەن داوای ڕێپێدانەکەین و ئیجازەی عێراقیێنین حکوومەتی عێراقی تەنها ئەمان لاریان نەبێ و کێشەمان بە سپاس دەکەم ئەگەر لێرە کەس دوای دێمەوە خزمەتان کەس هەیە قسەمان بۆ کایک باخانمەکانیش سەمان بۆ بکەن دوای ئەو خوشکانە بەڵێ فەرموسازیان ئێوە داواکاریتان چی بکرێت بۆ شارە خەڵکی کفری ئەمڕۆ 16 ڕۆژ لەژێر ئەم خێوەتە گەرمامانمان گردووە بە هەمومان بە شێوەیەکی شارستانیە بێ و دوور لە تونند و تویژی ئەو شتانە بۆ داواکاری مافی خۆمان ئەو مافانەی کە ئێمە داوامان کردووە مافێکی ڕەوایە هیچ ئەوە نییە لە حەد خۆی زیاتر بێت تاوکردنی شەقامەکان یعنی من خۆم سال لە گەڕێکەکەم 43 ساڵ تەمەنێتی کە قیم نەکراوە ئیتر 3 ساڵە قیم نەکراوە 43 ساڵە لە هەشتاوە تا ئێستاکە ئەکا 43 ساڵ قیم نەکراوە ئەوە من تەمەنم گەیە چەندێ گەیە 55 ساڵ ئەیتر من چاوەڕێی چی بکەم کەی خزمەت گوزاریم بۆ بێت و کەی شارەکەم خێ بکرێت دواسە من تەنها کوڕم هەیە تەخەڕوجی کردەیە زانکۆ پەیمانگەیان تەواو کردو لە ماڵە بێ ئیش دانیشتون ئەمانە هاتووشی نەخۆشی دەرونی هاتوون کاکە داواکارین هەلی کار بۆ گەنجانی ئەم شارە بدۆزنەوە خزمەت گوزاری ئەم شارە خۆی چی داوای شتی زیاد نەکریا لە حەدی مافی خۆمانە مافی سەرەتایی خۆمانە و زۆر سپاسانەکەی ماوسە تۆ پەیامێک هەیە لە خزمەتین فەرمووەگەر پەیامێک هەیە پەیامەکەم وێ من ئەمڕۆ لە شاری سلێمانی و بە تایبەتی هاتووم بۆ شاری کفری خۆت خەڵکی کفری یان هەر پاڵپشتێک هاتووی بڵێ بۆ پاپشتیکردنی هات پاپشت و پرژیری داواکاریەکانی خەڵکی کفری خۆشەویست دەکەن لەبەر ئەوەی ئەم شارە 32 ساڵە ئەم 10 ساڵەی کە حکومڕانیەکە لەم کوردستانە ئەمانەی پژوێ خستووە هیچ شتێکی لە سلێمانیەوە بەس بۆ پشگیری هاتووی لە سلێمانیەوە ئەمڕۆ بە تایبەتی یەکەم جاریشمە کە شاری کفری
ببینم یەکەم جارمە کە شاری کفری ببینم هاتووم پرژیری ئەم شارە خۆشەویستە بکەم کەوا داوای نافەڕەوەکانی خۆیانەکەن بۆیان جێبەجێ بکرێ هیواداریشم خەڵکی کفری هیلاک نەبن بەردەوام بن لە خۆپیشاندانەکانیان بەردەوام بن لە شاعرت بۆ نەنووسین مامۆستا تایر چونکە پێشتر لە خۆپیشاندانەکانی سلێمانی شاعری زۆرت هەبوو کاردان بۆ نووسیون بەڵێ شەریشم بۆ نووسیون باشە شارێکیشان پێشکەش کە مادام شارێت بۆ نووسین وەکو پشگیری هەر تایبەتە بە خەڵکی خۆراگەری کفری باشەگەر بە کورتیش بێ سپاس دەکەم باڵای بە قوربان سپاس دەکەم میلەتەکەم جووە بگرن ئامۆژگاری وەرگرن 29 ساڵ حکومەتێ نەتوانی بێتە سەر پێ وەکو مار و هەزار پێ ئەبێ بیا خەیتە ژێر پێ سازیان فەرمووتەوەکو گەنجێک بەخێر بن مامۆستا سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم کاکاکیم من دەمەوێت جیاواز لە هەمووی یعنی من ناڵێم چی نەکراوە و چی کراوە بۆ کفریۆ مەعید من داواکاریەکم هەیە ئێمە بە حکمەوەی سنووری کفری سنووری جگرافیاکەی زۆر فراوانە سیرکە ئێر بەڵێ بە حکمەوەی کفری سنووری جگرافیاکەی زۆر گەورەیە ئێمە خاوەنی چەند شتێکین لە شاری کفری بۆ نا کۆمپانیای حەسیرەمانەیە شەریکەی نەوتەکەی حەسیرە ساحەیەکمانەیە کۆمپانیایەک ترمانەیە کۆمپانیای ئاسن و کۆمپانیا ترماشەی کارەبایە من لەم شارێ عنی من پرسیار لە تووەکە میساکە سێ کارگەی گەورە هەیە یعنی شەریکەی نەوتێکمانەیە ڕۆژانە سەروی 15,000 بەرمیل نەوتی هەیە باشە من پرسیار لە تووەکەم سەر بە کفریە ئەبێت سەتا چەندی کارمەندەکانی خەڵک کفری بێت من بەزە پرسیارتە لێەکەم سەدا چەندی چی نییە کەمە یعنی بێ من و تووە ڕووی سیرەکەین ئەگەر سەتا دەشی خەڵک کفری بوو حەقتە خەڵکی هەولێری تایە خەڵکی سلێمانی تایە خەڵکی ئەڵەبجەی تایە ئێمە مافی خۆمانە ئێمە نەوتەکەی خۆمانە یعنی 900 شۆفێری هەیە بەستان کرد یعنی لەو 900 شۆفێرە 500 خەڵک کفری بۆ ئایسەوای لێ نهات یعنی بە سەدان کارمەندی ئەو کۆمپانیایە یعنی هەمووی سەر بە یەکێدنی شمای کورسان و عاید حکوومەت یاریێمی کورسانە یعنی جێگەی خۆیەتی یعنی ئەبێت ئێمە هیچ نەبێ کاکە لە 100مان ناوێت لە 150مان بۆ دانێر کاکە لە 150 کارمەندەکان ئەوەی حەسیرە کارگەی ئاسنەکەی وەلیەر و کارەباکەی حەسیرە لە 150 با خەڵکی ئەم شارە بێ کاکە یعنی من تێناگەم من ئەو داواکاریمەیە من ناڵێم هیچمان بۆ نەکراوە ئەم داوا شتێ لە ناگەم چونکە 20 ڕۆژە ئەمە شتمان داوا کرد یعنی لە تام دەرچوو بەس ئەوەندە ئاڵێم بۆ ئەوەی هەلی کار لەی شارەیە ئێمە هەلی کارمانە بێت ئەوە زۆر یعنی هیچی تێناچێت تەنها بە بڕیارێکی جێگوری حکوومەت یاریێمی کورسان قوبات تاڵەبانی کاتی ئەڵێن قوبات تاڵەبانی یعنی مامی بچووک من تێناگەیم یعنی ئەمە 20 ڕۆژە لێرەین داواکاریەکەین هەتای ساگێ بەڕێز قوبات تاڵەبانی نهاتۆ دەسەرخەت ئەوە پێویست بە هیچ ناکە کاکە کارگەمان بۆ دروست ناکەی قەی ناکەی ئەڵێ وە بەرهێنە نایکات خۆ شەریکەی نەوتەکەی حەسیرە کارگەی یاسنەکەی وەلیەر ئەمانە خۆ حازرە و خەڵکی لەسەر کارەکە بۆچی خەڵکی شارەکانتر لەوێ کارەکە بۆچی خەڵکی کفریتیانە سازیان ئەگەر بە کورتی بێ ئەو خوشکە لەگەر قسەمان بۆ عفو لە ساڵی 2012 خودی شخصی خۆم ئامۆزایەکم هەیە هەر لێرە و ڕێز و خۆشەویستی مێ هارون زەنگەنە ویستی لە بریتانیاوە تقریبا نزیکەی 16 دەفتەری هێنا لە بەنداوی باوەشاسوار پرۆژەیەکی گەشتیاری گەورە بکاتەوە بەڵام لەگەڵ چووینە ئیداری گەرمیان و شوێنەکانی تر ڕێگەیان پێینەدا ینی نازانم ئەم شارە شارێکی شوێنەوار شارێکی پڕ لە وزە و ورە بۆ تاوەکو ئێستاکە هیچ کەسێک هیچ لایەنێک نایەڵێ لەم شارەیە پرۆژەیەک بکرێ ینی ماشەڵا پرۆژە زۆرە بەڵام لەم شارەیە ڕێگری زۆرە ڕێگری یعنی من داواکارم لەمە بە دواوەی تر ڕێگری لەم شارەیە نەکرێت سپاس ئەو خوشکەش ئەگەر دۆخسەمان بۆ بکە بەڵێ سپاس فەرمووسازیان بە کورتی بێ سپاس پەیامێکمەیە وەکو خۆی هیوادارم گێتە دەسەڵاتانی هەرێم بە تایبەتی زۆنی سەوز قسەیەکی نیلسۆن ماندیلا هەیە بەناوبانگ ئێژەیە دامەزراندنی عەدالەت و دادپەروەری زۆر قورسترە لە ناوبردننی ستەم هەرێم
دەسەڵاتدارانی هەرێم توانیان هاوکار بن لە ڕوخاندنی سەدام بەڵام بەداخەوە نەیان توانی دادپەروەر بن لە بینی دوو شار لە ئیداری گەرمیان. سپاس دەکەم. ئەگەر بیتە پێشەوە ئەرک نەبێگەرۆکو فەرمون سەرەتا بەخێر بێن. سپاس دەکەین. ئێمە نازانین خەمەکانمان لەکەوێ دەست پێکەین لە نەبوونی کارەباوە نەبوونی خزمەتگوزاری بێکاریەوە تەنانەت ئەم شاری کفریە زۆر بێ خزمەتگوزاریە بەگشتی بە هەواری نوێ بە تایبەتی هەواری نوێ لە 2002 دروست کراوە تقریبن لە 2012 بۆ 13 قوتابخانەیەکەیە مامۆستاش باسی کرد لە هەموو شوێنێکە قوتابخانە بێتە لانکەی بەخێوکردنی تەلەبە و گەشەکردنی منداڵی و ئەمانە لە لای هەواری نوێ بووەتە گەورەکردنی دوو لە ڕووی جەنابتان سەگ هەموو سەگی ئەم گەڕەکە دێ لەوێ هێلانە کات و بەچکا کات و گەورە بێت ژینگە پیسەکە لێرە دووش نەبوونی یەک شوێنێکی بچووک بەحر بووە سەوزایی لە هەواری نوێ یەک سەوزایی نابینی لە هەواری نوێ دووش ڕێگاوبانەکان ڕێگاوبان چۆن بەخوای گەورە من بە سەعات خەریک سیارەکەشم هەرچی ئاەت بچووکە خوێنم بەشک و سیارێ نەدا بەسەری بەدەمە بۆی تۆزەکە نەڕێتەبان سیارە دووبارە شتی وایە ئەمجا بە نسبەت ئەم بۆردی کارەبایانە ئەم بۆردی کارەبایانە خوا قبوڵەکان ناتوانانی 2 سبلیت پێ ئیشکەی 2 سبلیت ناتوانانی یعنی معقولە لە هەموو عایلەیەکە لەبەر 3 سبلیت بخەوێ شتوا بێ ئێمە گەر سبلیتە لەسەر بگەنە عیش ئەبێ ئەوی خوارەوە بکوژێنینەوە بۆیە داواتان لێکەین ئەمانەمانە بۆ جێبەجێ بکەن سپاس دەکەم زۆر سپاس بۆ جەنابیش دە خوشکە ژەگەر قسەمان بۆ بکە فەرموون بەخێر بێ بورە زۆر سپاس خۆتان بەخێر بن ناتوانم لەبەر تەندروستی مایک عینەکەم لادەم وەڵی من ئەمەوێ لەسەر دوو تەوەر سەرەتا من ئەمەوێ یەک شتێ بڵێم خۆشمان لە هەن هێشتا تاوانبارین وەکو خەڵکی کفریمە بەڵێ وەکو خەڵکی کفری من ئەمەوێ لێرانەوە یەک ئاماژە بە شتێ بکەم کاتێک بەرپرسێکە هاتە ئەم شارەی ئێمە ئەچون پێشنگایەکی شێوەکاریان ئەکردەوە لە شوێنێکیاندانا کۆمەڵێک پێشنگایەکیان ئەکردەوە ئەو بەرپرسیان وا مەشغوڵە کرد دەرفەتی ئەوە نادرا دوو کەس ببینێ کێشە و گرفتەکانی شاری پێ بڵێ کاتی ئەمانەت کارێکی وامە کە پیانەوەتین ئێوە دژی هونەرن ئێمە دژی هیچ شتێک نیمان بۆ شارەکەمان خۆشحاڵین هەر شتێک لەم شارەیە بکرێ پشگیریەکەین بەڵام ئومێد دەکەم لە مەودۆ ئەو دیاردە نەمێنێ هەر کەسێ هاتە شارەکەمان بەوە مەشغوڵ نەکرێ ئەی بەچی مەشغوڵیکە ئەبێ بەوە بکرێ هەر کەسێک چۆ لای کێشە و گرفتەکانی شاری پێبووتێ کێشە و گرفتەکانی شار مەشغوڵ بکرێ ببرێتە ئەو شوێنانەی کە خزمەتگوزاری نییە ببرێتە ئەو جێگانەی کە ڕووخاوە کفری پێویستی گەڕێکێکی ئەم شارە نییە قیرتاو بێ باوەڕ کە زستانی لێتێ کاکسەرکە لە شارەوانیە دڵنیا ئەوە بۆ شایەتی ئەبێ هەمومان لەسەر خەت بین کاک سەرکەوت بە قوربانە بۆ چاوڕێژمان بۆ بێنە ئێسش گەڕەکەکانمان ببینە بەم زهاوینە زیخ نایەڵێ بخەوین بە شەو بەهۆی زیخەوە بە حکمەوەی دوو ئێمە لە کفریە هەتا ئێستاکە کارەبای حەسیرەمان هەیە خۆمان بێ کارەبای کارەبا لە شارەکەی خۆمانە خۆمان بێ کارەبای پارکێکی گەورە لەم شارەیە گەورەترین پارک لە کفریایە ئاژەڵی تیا بەخێوەکرێ تا ئێستا پێداویستەکانی بۆ دابین نەکراوە یەک پێداویستی نییە ماوەیە کرد چه هەنێ ئیشیان بۆ کرد کە مناسەبەکانە کرد ئەکرایەوە هەر کەسێ چۆر ژوورە هەزار ناوەرێگرێ پارێکی باش وەرگیرە ئێستا بڕۆ ئاژەڵی تیا بەخێوەکرێ هەر ئەم ئیشانە بکرێتەوە پارکی کفری بکرێتەوە ئەمە داهاتێکی زۆرە دەیان گەجاری کاری بۆ ڕەخسێ دەست خۆش بێت سپاس دەکەم زۆر سپاس فەرموو تۆ دەگەت پەیامێک هەیە بەخێر بێن دەستخۆشیتان لێ یەکەم حاجی بەرز قساگا حاجی بەرز من وەکو مناڵێک ئەم شارە بەڕاستی داواکاریمانەیە چونکە ئێمە پێویستمان بەوەیە کە لە خوێندنگاکانمان پێداویستیمان پێویستە چونکە ئێمە من لە قوتابخانەی نیشتیمانی بنەڕەتیم پێویستمان بە سبلیزێکە بۆ ئەوەی لە هاوینان دەرزێکی پێ ئامێری فێنەکەرەوەوانەتان نییە؟ مبارەتەمانەیە بەڵام سبلیتیش خۆ زانین پێویستە نەوتیش خۆتە زانینە زۆر کەمە گەنجەکانی ئەم شارە پێویستیان بە خوێندنگایە پێویستیان بە زانکۆ و پەیمانگایە و ئێمەش پێویستمان بەوەیە کە خزمەتی شارەکەمان بکرێت داوا لە کار بەدەستانەکەم کاورێک لە شارەکەمان دەنووسێت سپاس دەکەم دایگیان تۆش پەیامێک هەیە سپاس دێمەوە خزمەتان مامۆستاش بزانی بەڵێ فەرموو ئوستازیان بەخێر بێن کشکی بەخێر بێن بۆ شاری زڵم لە کریا لێرەوە پەیامێکم هەیە بۆ پارتی و بۆ یەکێتی هەردووکیا قەرزاری ئەم شارن بە بەڵگەوە ئەگەر بەڵگەکەم ڕاست نەبوو ملم لە موو باریکترە بۆیان لە 63 ئەبەی ئامە هەبوو لە چەمی سەرقەڵا شەهید کریا
لە چەمی سەرقەڵا شەهید کریا قایدەکە زۆر عجایبی لات ئەم قارەمانە کێیە ئاوا شەڕەکە هاوردیان فیشکی پێنەما هاوردیان کردیان والله هاوردیان کردیان وتیان ناتکوژین قایدەکە زۆر هین بوتی ناتکوژین بەس جماندا بەرزانی نەمر ئەوی شوێسیاوە گول وت لە عربیە ئەمە بە قووەتین وتی سەید المستەفا البەرزانی تاج ڕاستە گور جەنەرال مستەفا البەرزانی ئەمە بوون ئینی کرد بۆ یەکێتیش خالید گەرمیانیوی لە ناوجەی حکومەتە سەیتەرەی دانا کوڕی قایمقامی گر بە ئەسیر بردی لەگەڵ چوار پێشمەرگا لە سژنا بوو دیل بە دیلی کرد توخوا لە چی تاریخەکە کێ بیسوێتی بەتانی دەبا بتەقێنێتەوە گەنجی ئەم شارە بە بەتانی دەبابەیان تەقانەوە هجوومی کرد هجوومیان کرد بۆ کوردستان گەنجی ئەم شارە ڕۆیی بە بەتانی دەبابەیان تەقانەوە پارتی و یەکێتی قەرزاری ئەم شارە قەرزە بدەنەوە قەرزمان لای ئەگەر قسەکەمان قەرزارن بە خەدەمات ئیشمان بۆ بکەن ئێمە کاکە ئێمە زڵم لێکراوین زۆر زڵم کراوە لە کفری ئەوە هەمووی گەنجێک بێ ئیش و بێکارە بێکەسابەتە قەرزە حەقمان ها لە حەقەکەمان بدەنەوە زۆر سپاس دەکەم سپاس دەکەین کاک هیوا بەڵێ فەرموو جەناب شتەگەر پەیامێک دەبێت چی بکرێ بۆ کفری بەڵێ زۆر بەخێربێن کاکم ئەزیێتتان کێشاوە منەمە سەرەتای پەیامەکەم لەوە دەست پێ بکەم کە دەستخۆشیم هەبێ دەستخۆشیم هەبێ بۆ هەر لایەنێک بۆ هەر لایەنێکی داری کاگە خزمەتێکی بەم شارە کرد بێ بەڵام ئەو خزمەتانی کە کراوە تێری تموحی ئێمە ناکە 105 ئەتوانین بڵین داواکاریەکانمان ئەگەر جێبەجێکرا ئێستا تا 105 جێبەجێکراوە لە 26 جێبەجێکراوێ بەداخەوە یعنی ئەم شارە خاوەنی 103 ساڵە لە قەزابوونی شارێک شاری وەزیران بێ و شاری پێکەوە ژیان و شاری ڕۆشنبیری و ئەدەب و هونەر و شوێنەوار و یەکەم جاری دەوڵەتی کوردی کە لەم شارەوە دراوە بەداخەوە نەئەبووابێ بۆیە من چەند خاڵێکم هەیە کە باسی یەکەم ڕەنگە بۆ حکومەت گران نەبێ باشی یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بڕیارێکی ئانی بداوە بودجەیەکی خێرا بۆ ئەم شارە تەرخان بکا بۆ ئەوەی لەم سەخڵەت و میحنەتە دەربچێت ینی بودجەیەکی تایبەت و بەڵێ بودجەیەکی تایبەت ڕەنگە زۆر بۆچی بۆ تاواکردنی پرۆژەکانە تاواکردنی پرۆژەکان بۆ بوونی خزمەتگوزاری بۆ هەلی کار بۆ بەرهێنان بۆ تەواوی مەجالەکان ئەتوانرێ لە قۆناغێک لە قۆناغەکان بەرەو پێشبوون ببێنرێەوە هەنگاوی دووەم ئەوەیە کە من باسی بکەم بەڕاستی حەقی خۆیەتی کە لەم شارە استثنایەکی دروست بکرێ استثنایەکی داری بەوەی کە پرۆژەکانی وەبەرهێنان و بەرهێنان بێتە ئەم شارە لە باج ببەخشرێن بۆی دەستی وەبەرهێن بێنین و هەلی کار بۆ گەنجەکانمان دروستکەین من ئەسەفە خوازم گەنجێک لەم شارە لە سلێمانی کار بکە بە ماتۆرسکین بچێتەوە بۆ سلێمانی و بگەڕێتەوە لە بروی داهاتێ بۆ خانەوادەکەی بگێڕێتەوە خاڵێکی تر ئەوەیە کە ئەتوانێت حکومەت یعنی هیچ بەلایەوە گران نییە تاکە قەزاین ئێمەوە ئەزامیە کۆلێژی زەعیفمان هەیە بەداخەوە من تەمەنا ئەکەم کە کۆلێژ و چەند بەشێک بێنرێتە ئەم شارەوە هەلی کار بۆ گەنجەکانمان بێنرێەوە بەداخەوە ئەم شارە بوونی پرۆژە خزمەتگوزارەکانی لەسەر بابەتی پەترۆدۆلارە کە ئەمە یەکێکە لە خەلەکان کە پەترۆدۆلار لە دوای 2014ەوە سەرف ناکرێەوە تەمەنا ئەکەم کە لایەنی ئیداری پرۆژە خزمەتگوزارەکانی ئەم شارە بخاتە بواری پرۆژەی تەنمیەی پارێزگاکانەوە واتە پەرەپێدانی پارێزگاکان بۆی هەر نەبێ ئەم شارە لەم ئاها ئایکی بەبەر بێتەوە بەرگێکی ئاوەدانی بەبەر بکە من بەداخەوە ڕابردوومان لە ئێستا خۆشتر بۆ کاک حەکیم یعنی من کوڕی ئەم شارەم نەخۆم باوکم باپیرم لەم شارە لە دایکەوە ئێمە خەڵکی ڕەسەنی ئەم شارەیە من ئەو گەڕەکەی ماڵی باوکمی تیاژێ لا شتاکانە بەداخەوە قیرتاو بووە بەڵام دوای ئەوە حکومەتی هەرێمە و قیرێڵکەن بە بیانووی ئەوەی کە خزمەتگوزاری جوانتر کاتاوەکو ئێستا خۆڵە یعنی من ڕووی دەمەکەم لە حکومەت ومێ دەکەم ئەم پەیامە لە ڕێگەی پەیامەوە بگاتە ئەو براو کە سوکاری خۆمان و ئەزیزانە بتوان خزمەتێک بەم شارە بکەن هەمومان کە سوکاری یەکترین و بە یەکەوە جوین و سوپاس بۆ سپاس دوای دێنەوە خزمەتان دوای ناوبڕەکە ناوبڕێکمانەیە دێنەوە خزمەت بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک کورت و سەعاتە دێنەوە خزمەتان دەکەمان بەردەوام تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام هاوینە و حەزەکەی گەشتێکی شەهانە بێت بەڵام تااقەتی کڕینی بلیت و ویزە و هۆتێل و هەموو سەرێشەکانی بکەن یاڵا مالیزیا ئێستا یاری بکە و بەما بەبراوی گەشتێکی شەهانە بە فول تەرتیباتەوە بۆ مالیزیا و ئەزمونێکی سەرسوڕێنە تاقیکەرەوە یاڵا مالیزیا ئەپلیکیشنی ئاسیا داونلۆد بکە و یاری بکە بۆ برنەوەی گەشتێکی شەهانە بۆ مالیزیا مانەوە لە هۆتێلی پێنجستێرە و باشترین گەشتی ئاسمانی و چەندین چالاکی جۆراوجۆر بۆ چەندین دیاری دیکەی بەنرخ
یاری زیاتر بکە هەتا چانسی بردنەوەی زیاترت دەبێت. یاڵا مالیزیا. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جێیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی جوانیە لە دڵی سروشدا. ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر، دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیسبوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا ئەم جلەکانت بۆ شووە و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان پێ. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی ئامڕەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی ماوەسا کەمال غەفار و بەڕێبەرایەتی ماوەسایانی ئاینی شارەزا و دڵسۆز. گەشتەکانی کۆمپانیاکەمان ئەم خزمەتگوزاریانە لە خۆ دەگرێت. نزیکی هۆتێل لە حەڕەمەین، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ خانمان، جانتای پێویست، ئاوی زەمزەم، ڕۆژانە دابینکردنی سێژەم خواردن، سەردانکردنی هەموو جێگە پیرۆزەکان لە حەڕەمەین. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن: 1970 146 0039 1950 219 5097. دایکان و باوکانی بەڕێز، ئێستا هەموو ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە ناونووسین لە دایانگە و باخچی مناڵانی ژوانی ناحکومی بەردەوامە. تکایە هەتا جێگەماوە پەلە بکە و سەردانی دایانگە و باخچەکەمان بکەن. ئەم دایانگە و باخچەیە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی دکتۆر کەریم شەریف قەرەچەکانیە. ئامانجی سەرەکی ئێمە دروستی دەرونی و کەسێتی و پەروەردەکردنی منداڵەکانتانە. بەبێ هیچ دوودڵێک منداڵەکانتان بە ئێمە بسپێرن لەوە دڵنیابن کە ئێمە باشترین خزمەتگوزاری زانستی و دەرونی و پەروەردەییان پێشکەشەکەین. ناونیشانی دایانگە و باخچەی مناڵانی ژوانی ناحکومی گەڕەکی زەرگەتا نزیک مزگەوتی حاجی عوسمانی عەلاف. تێبینی منداڵ لە تەمەنی 2 مانگ تا 6 ساڵ وەردەگرین. تیپی ئەولایە و ئەم لات جپسیلی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەی
شۆکیان کرد بە خۆراکی دیپیەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسی نینی دامێکی لێیاد نەکراو یەکێ لە خواردنەکانی سفرەی کوردی قۆزیە خواردنێکی خەست و خۆڵ و تێر و تەسەلە زیاتر لە میوانی و بۆنەکاندا ئامادەکرێت بینی خۆمان بێ هەموو کاتێ خۆشە تەمان قۆزی زۆر خۆشە خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئەگەر ژیان پشتت لێ ئەوی شایەنی تۆیە بۆ یەکەمین جار لە عێراق ئاسیاسیال خزمەتگوزاری ڤۆیس ئۆڤەر LTE دەخاتە بەردەستان خزمەتگوزارەکە ئەمانەت پێبەخشێت دەنگێکی ڕوونتر بە کۆڵەتی بەرزی HD+ کەمکردنەوەی ماوەی چاوەڕوانی لە کاتی پەیوەندیکردن بەرگەکردنی زیاتری پاتری مۆبایلەکەت و ئیشکردنی بە ئەدایەکی باشتر لە کاتی پەیوەندی تەلەفۆنیشدا ئینتەرنێتەکەت لەسەر تەکنەلۆژیای 4G+ ئەمێنێتەوە ڤۆیس ئۆڤەر LTE کارا بکە و ئەو کوالیتی دەنگە بەدەست بێنە کە شایانی خۆت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دایرکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵتان بەردەوامی لە قەزای کفری بۆ قسەکرد لەسەر کێشە و گرفتەکانی کفری کە ئێستا مانگرتن حەفتە ڕۆژە بەردەوامە لەگەڵتان دەبین چەند هاوڵاتێکی تر وەردەگرین جەنابەت وەکو هاوڵاتیەک پەیامتان چییە؟ پێشەکی بەخێراتتان دەکەم پێمان خۆشە کە لە نزیکەوە لە هاوخەمی ئەم شارە تێگەیشتون بەڕێزم ئێمە کات خۆی من و چەند هاوڕێیەکم کە پاڵپشتیەکتری بووین بۆ بەرهێنانی زۆرمانەکرد لەم شارە چەندەها جار ئێمە لە 2012 و 13ش حەڵماندا بۆ ئەم پارکی کفریە ئەمانەویست پارکێک دروستکەین زۆر نمونەی نەک ئەم پارکەی کە ئێستا هەیە پارکێکی نمونەی نیازمان هەبوو بگرە خەڵکی لەو دیم و لە سلێمانیش باتای بۆم پارکە یعنی بۆ نمونە بەس دیرابل هەواکەی بای 33 دەفتەر و لە تورکیا و ئەمان هێنا چەندەها جێگای بەلەمونە کە سا ڕبعێکی کراوە ئەو دوای هەمووی تر کراوە بۆ بەنداوی باوە شاسوار دیزاینێکی زۆر چاکمان ئامادە کرد بەلای کەمە دەور 500 دەفتەر بوو لەگەڵ پاڵپشتی هاوڕێکانم لە دەور 2013 بوو یان ئەوماندانا بەڵام لە ناو شاری کفریەوە ڕێگریمان لێکرا پرۆژەیە تری شەمانەیە معرەزی کفری ئەمانەویست نەقلیکەین ئەلێ خسیان دە پەراوێزیان خسە بۆ جێگایەکی زۆر چەپ لەم شارە ئەمانەش بیخەنە سەر ڕێگای کەلار کفری ئەوەی کە لە لای ناساڵحەوەیە ئەوڕێ زۆر پێشکەوتە بوو چەندەها گەنجی ئەم شارەی خۆمانە هەیە بەلای کەمەوە دەور 200 گەنجی ئەم شارە ڕۆژانە ئەچن لە کەلار ئیشەکەن لە سیارە ئەسێن و ئەفرۆشن ئەگەر ئێمە معرەزەمان بخساتە ئەو ڕێگایە ئەو گەنجانە لە شارەکەی خۆیان کاریان نەکرد بۆ ئەم شارە یعنی فەرقی زۆر بوو ئەمە لە ڕوویەکە لە ڕوویە تریشۆ کە ئێمە زۆربەی زەرەری ئەم شارە لە ناو ئەم شارە خۆی لێی دراوە بۆ نمونە ئێستا تاپۆی ئەم شارە ئیمام محەممەد بۆ تاپۆی بۆ نەکرێت لە کاتێکتە هەمووی ماڵی خەڵکی بووە و تاپۆی ڕەشی هەیە هەمووی ڕوخانرێەوە بۆ تاپۆی نەبێت ئەو بەری بۆ تاپۆی نەبێ دێیەکی کۆنی ئەم شارەیە بۆ تاپۆی نەبێ و بڕۆ عەرزەکەی یعنی عەرزەکەی لە زۆربەی شوێنەکانە بە بەلاشە بەس بینایەکەی یعنی دەفتەرێک ناکات 200 مەترە ئەگەر لە کەلاروێ بە 100 دەفتەر نادرێ لێرە یەک دەفتەر ناکات بۆ لەبەرەوە تاپۆی نییە و هەمووی پەراوێز خراوە چەندها شوێن ترمان هەیە لە ساڵ هەفتەکان تا ئێستا سەکەنیە دروست کراوە کات سەدام حوسێن دروست کراوە بۆچی ئێستا هەر زراعی عەرزەکەی یعنی بۆ ئیش نەکرێ لە ڕووی خان و بەرەوە بۆ ئیش لەسەر نەکرێ بۆ ئەمانە جێبەجێ نەکرێ ئەمانە هەمووی زەربەیەکی زۆر گەورەی لەم شارە دراوە بۆیە ئێمە زەرمەندین و ئاوا ڕۆژەکەمان گەیشتۆتە ئەم ڕۆژە سپاس دەکەین مامۆستا سەدەمەوە خزمەتت کاکتۆر جەنابیشت بەخێر بێ ئەگەر قسەیەکمان بۆ بکەی ئەرگ نەبێ بە پێوەسی سپاس دەکەم چی بکرێ حکومەت بۆ ئەم شارە کە حەفتە ڕۆژە مانگرتنیان بەردەوامە
دەستان خۆش بێ سپاس بۆ ڕووماڵە تایبەتێکە بۆ ئەم خۆپشاندانەیەکەن بۆ سپاس بۆ وەرکی جەنابی شت کە ئێمە میشە لە سۆدیەکان بەرنامان کردە بەڵام ئەمڕۆ لەبەر خاتری ئەم شارەکەی و تەشریفتان هێنا بڕوام وایە ئەگەر من بتوانم لە بوعدە دارایەکەی قسەی بکەم بڕوام وایە شاری کفری پێگە جوگرافیەکەی بای ئەوە لەبارە کە بکرێ بە شارێکی زیاتر پیشەسازی یعنی من لە هەموو دنیا شاری گەشت و گوزاری بانێ شاری پیشەسازیمانێ زۆر ئاساییە بۆ نمونە ئەو دەسەڵاتدارانی کە لە هەرێمی کوردستانە ناو دەسەڵاتدارانەی کە لەم ناوچەیان ئەو بازرگانانە بە ڕاست بێرن کە بە کەرتی اشتراکی کە دامی حکومی و دامی بازرگانەکان بێ لای کەمی سێکتەری پیشەسازی یان سێکتەری بەچی دەبژێت تۆم سێکتەرەکە بەرز دەڵی کفری لەبارە بۆ زانی کاک حەکیم شاری کفرێکێک لەو شارانەی کە پێگە جوگرافیەکەی لە عێراقا هەرێمی کوردستانە بەو شێوازە هەڵکەوتووە کە چەند پایەیەکی سەرەکی بۆ نمونە پیشەسازی یان داهاتی تیاەیەک لەو پایە سەرەکیانەی کەوەتانێکە سنووری جوگرافیایی شاری کفری کۆمەڵێکی زۆر بۆ نمونە بیرە نەوت و کۆمەڵێکی تر کانزای بۆ نمونە فسپۆرد و بگری تۆوانەی تیاەکە ئەمە بۆ نمونە ئەکرێت لە ڕوانگە ستەمنێکی وەسێر بکرێت حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان پەرەی با بکرێت بە سەرچاوەیەکی باش بۆ خەڵکی شارەکە بۆ ناوچەکە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ حکومەتی عێراقیش ئەمە سێکتەری سوتەمەنی ئەگەر بێتە سەر سێکتەری بۆ نمونە کشتتوکاڵی شاری کفری خاوەن مەساحەیەکی زۆری کە عەرزەی کشتتوکاڵیە کە ئەکرێت بۆ نمونە حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت گرنگیەکی زیاتر بە سێکتەری کشتتوکاڵی لەم شارە لەم ناوچەیە ئابات کە ویشەوەتانێک کە ئەو دانەوێڵانەی ئەو بەروبوومانەی کە ساڵانە لەم ناوچەیە دێتە بەرهەم و درێتەوە حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت بەشێکی بە شێوەیەکی باشتر بۆ نمونە وەربگرن لە جوتیارەکان و بەشێکیشی بتوانێت لە ڕێگەی دروستکردنی کارگە و معاملەوە لەو شوێنانەوە بتوانێت بۆ نمونە ئەم بەرهەمانە تەحویل بکا بۆ بەرهەمی بۆ نمونە شیرە بەنیەکان و بەرهەمی ئەو بە ئەو مشتەقاتانەی کە لە ئارت بکردی خاڵێکی تر کە سەرەکیە وشەوەتانی شاری کفری خاوەن بەنداوێکی گەورەیە کاکری حکومەتی هەرێمی کوردستان هەم بۆ سامانی ماسی و سامانی بۆ نمونە دەریایەکان ئیسفادەی لێ بینێت و هەم بتوانێت بۆ نمونە بۆ سێکتەری گەشت و گوزار و گەشتیاریش کە بتوانێت ئەو بەنداوە ببوژێنێتەوە خاڵێکی تر و گرنگتری شەوەتانێک کە شاری کفری خاوەنی چەندین خاڵ و پۆینتی بۆ نمونە ئەسەری و شوێنەواریە کە وەکو قەیسەری کفری وەکو چەندین پۆینتی دینی وەکو چەندین پۆینتی گەشت و گوزار ئەسەری کە ئەتوانێت بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەو پۆینتانە ببوژێنێتەوە و بیکە بە سەرچاوەیەکی باشی گەشتیاری کە داهاتەکەی بۆ خەڵکیە بۆ حکومەتەوە بێتە سەرچاوی ڕەخساندنی دکتۆر نەبەرچێنی سپاس دەکەین ناویشت فەرمووەگەر بە کورتی بێ سپاس دەکەم بەخێرات سپاس دەکەین حتمما هەموو کورسان معاناتی تایبەتی خۆی بەگشت معاناتەکانەوەی ئەمە شاری کفری معاناتێکی ئەگەر تۆ دەنگت بەرزکە سپاس وەکو کفری ئەمە معاناتێکی تایبەتی خۆمان هەیە ئەگەر بێت و لەم شارە شوکترین شت گەشت و گوزار بکەوێتە سەر سکەی خۆی کارەکانی جێبەجێ بکە بۆ نمونە ئەوەی ئەم بەنداوی کە دایەنەوە وەکو حەوزێکی ماسی وایە کەس استفادەی لێ ناکە چی بکرێنی بۆ پەرەپێدانی بواری گەشت و گوزار لە کفری یعنی چی پێویستە بۆ ئەتوانن لە ڕێگای ئەو بەنداوەوە لە خواری بەنداوە کۆ بکەنە شوێنێکی گەشت و گوزاری ئەیسەوەکو ئاسکەرتاری تریات و ناتوانانی خێزان بی بۆیە گەرێ بدەیتە ناو ئاسکەریدا یعنی بەڕاستی ئێواران ئەگەر خۆتان هەروەکو پیاسەیە بڕۆن تەماشایەکی بکەن ئەی بینی هەمووی سیاری عسکەریە و ینی شتەکە جوان نییە خێزان و ئایلە بڕا بۆ شوێنە تەنانە دەگەر مناسبەیەکیش بێ خۆشە لەو شوێنانە بکەیت ئەوەی کێ لە ئەوەلی کێلەوانی کەەوە ئەگەر بێت و ڕوویشانە جێبەجێ بکەن بکرێتە شوێنی گەشت و گوزار هەم خەڵکتیایە ئارامە بێتەوە یاواران بێ کاتەکان بێ کاتە خۆشەکانی بەسەر ببا لەگەڵ ماڵ و مناڵ و خێزان و گەرمیوانێکی بێ لە دوور شارەوە هەم خەڵکێتریش ڕووی تیەکە وژانەوەیە دروستەکە خەڵکێکەوێتە ئیشەوە وەکو ئەم بەڕێزانە ئاماژەیان پێکرد قاتعی 15 و 16 ئەوەی تریژانە ئەگەر بێت و حکوومەت ڕێگا بدا کە حکوومەتی هەرێم ڕێگانادا حکوومەتی عێراق هیچ کێشەیەکی نییە ڕۆژە لەسەر و پارتزەیانە دروست بکرێت ڕۆژەی بازرگانی و بەرێنان بەڵێ هەیە ئامادە بەڵام حکوومەتی هەرێمیش ئەوەنە ڕێگا بدە ینی و باجانە کەم کاتەوە باجەکانی زۆر زۆرە تەنانەوە کارەباگەیان دیەکدۆ ئاوەکەیان دیەکدۆ باجەکانی شۆن لەسەر فەقیر و هەژار گەورەیان کردوێتەوە با ئەو بەڵێندەرانە نەک لەبەر خاتر بەڵێندەرەکان و بازرگانەکان لەبەر خاتر هەژارەکانی ئەم شارە ئەگەر یانوێ ئەم شارە لێرە شۆ پەیامێکمێ بۆ سەرکردایەتی هەردوو دەسڵاتدارەکە ئەگەر بە خۆیانە نەچنەوە بەڕاستی ئەم شارە لەوانەیە ببێ بەمایی ئەوەی کێشەیەکی گەورەتر لە دوای هەموو ڕوو سپاس دەکەم سپاس کاک ئەبوو جیاد ئەگەر جەنابەت لەسەر مەسمچۆرە چکە دەنجان ناگەیە ئاسەیە لە شوێنی خۆش ئاسای بەڵێ سەبارەت بە ئێرە خاوەنی نەوتە کفری سوودیان لەبینیوە خەڵک گلەیشێ لەمڕۆوە کە وەکووەلی کار بێت لەو کۆمپانە نەوتیانەی کە لەم سنوورە کار دەکەن
سەبارەت بە سامانی سروشتی لەم شارە لەگەڵ کانزاکان ئێمە سامانی سروشتی و کانزامان زۆرە بۆ نمونە نەوت غاز گەج چمەنتۆ کبریت دەیان شتی ترمان هەیە ئەو بەڕێزانە باسی نەوتیان کرد ئەمەوێ بەڕاستی زیاتر جەخت کەمە سەر نەوت تەبان لە گەرمیان بەپێی ئەو بۆچوونانە کە هەیە گەرمیان کە بە چەمچەماڵۆ خاوەنی 30 ملیار بەرمیلی یەدەگی هەیە یعنی دوو قادی قەتەر لەم 30 ملیارە 20 ملیاری بەری گەرمیانەکەوێ واتە لە بینی کفری و کەلارایە لەم 20 ملیارە 15 ملیار بۆ 17 ملیار یەدەگی نەوت لەم شارەیە پاشان یاسایەک دەرچوو لە پەرلەمانی کوردستان یاسای 2015 پترۆ دۆلار ئەوەی کە من بۆ داداچوونم کردە لە گازپرۆم لەسەر قسەی خۆیان گازپرۆم لە 2015 تاکو 2019 بڕی 24 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە ئەگەر ئەم حکوومەتە پارەی پترۆ دۆلاری بدات ئەم شارە گەشەیەکیە کرد لە هەموو شارەکان تر زیاتر گەشەیە کرد چونکە بە پێ و داتای لای منە 48 ملیار دۆلار ئاهات ئەم شارە ئەو یاسایە جێبەجێ نەکراوە من داواکارم لەم منبەرەی ئێوە داواکارم لە بەڕێز قوبات تاالبانی هەوڵێکمان بۆ بدا ئەو 48 ملیار دۆلارەمان بداتۆ کە لای حکومەتایە بەڕاستی 48 ملیۆن دۆلار ئەمە خاڵی دووەم ئێمە حەسیرە بە گەرمیانەوە گەرمیان 10 بلۆکە 3 بلۆکی لە کەلارە 7 بلۆکی لە کفریایە حەسیرە ئایدی کفریە ڕۆژانە لە نێوان جاران 35,000 بەرمیل دەرەچوو ئێستا 15,000 بەرمیلە ئەگە 15,000 بەرمیل لە 72 دۆلار کاکە 50 دۆلار داهاتێکی زۆرەکە ئەمە بۆ کووەچێت پاشان لە حەسیرە کۆمەڵە گرفت هەیە ئێمە بە پێی ئەو داتایی کە لای منە 1000 و ئەمانەی باس دەکەم هەمووی داتای حەقیقین 1038 تەنکەر لە حەسیرە ئیشەکە ئەو بەڕێزە باسەوەی کرد باسەوەی تەنکەرەکانی گوتی 1000 نه 1000 نییە 1038 تەنکەر لە حەسیرە ئیشەکە ئەوەی کە لای منە ناوی خەڵکی کفری 5 کەسە 5 کەس منەڵێن با 50 کەس بێت 50 کەس لە 1038 کەس تەنکەر لە سەتا چەندەکە لە سەتا دەکەم تیشەکە وایە واتە ئێمە لە تەنکەرەکانی حەسیرە کە نەوتە گوازنەوە کفری لە سەتا دەی بەرکەوتۆ کەمتریش لە سەتا 90 شوێنەکانی ترە ئەمە وەکو داتا بۆتی باس دەکەم خاڵێکی ترمان هەیە ئێمە لەورە کارەبامان هەیە غازەکەی حەسیرە کارەبا بەرهەم ئەهێنێ کارەبایەکی زۆر ئەبوایە حکوومەت لەبەرەوەی کەوا غازەکە غازی کفریە حەسیرە این کفریە ئەبوایە 24 سەعات کفری کارەبای بوایە بەڵام ئەو کارەبا بۆ چوەچێت ئەمە وەکو کارەبا باش وەکو ئەوەی کەوا مەسئولی ئەو بەشەیە 2 کەس هەن ئینگلیزن ئەزای ڕاتبەکەیان چەندێکە 95 وەرەقەیە مانگی 6 کەسمان هەیە خەڵکی کەلا لەو پسپۆرەتیان هەیە کفری و پسپۆرەتیان هەیە 6 کەسمان هەیە لوغەی ئینگلیزیە زانن دوانیان سەر خەڵکی کفریە ناوەکانم لایە دوانیان خەڵکی سەرقەڵایە ناوەکانم لایە دوانیان خەڵکی ئۆمەر وەلیهێرە ناوەکانم لایە تەنها ملیۆنێ وەرەگرن ئەوانەی کەوا سیکولێرتی ئەو شوێنەیان 750,000 وەرەگرن و ئەڵێن ئێمە بیانی کەوەچبەکانە گۆڕین لە خواردن لەسەر خۆمانە و هەروەها هاتوچۆ لەسەر خۆمانە ئەڵێن ئێمە 110,000 سەرفەکەین ئەمە معاناتی کوردەکانە لە کارەباکە شتی تری زۆر هەیە بەڕاستی ئێمە یعنی غەدرێکی زۆر لەم شارە کراوە هەم لە کارەبا هەم لە نەوت هەم لە ئەو تەنکەرانێکەوە نەوتەکە بن پاشان ئێمە ئێستا لە کفریە کۆمەڵە کانزای زۆر گەورەمان هەیە چمەنتۆمان هەیە بە پێ و بۆچوونەی کە بۆ بدادوچنەی کە من کردمە باشترین جۆری چمەنتۆمان هەیە من لێرە بەم بەڕێزانە ئەڵێم بەڵێ گەورەترین کارگە ئەتوانێت دروست بکرێت لە کفری لەنەگەی تانجەرۆ بەقەوەترە ئەو چمەنتۆی کە ئێمە هەمانە
من داواکەم ئەوانەی کەوا وەبەرهێنن ئەوانەی کەوا سەرۆت سامانیان هەیە لەم شارە بێن پرۆپۆزل تەقدیمکەن ئێمە ئیشی لەسەرەکەین گەچمان هەیە باشترین گەچ ئەتوانی دەیان معمەل گەچ دامەزرێنی ئەم گەنجانە لەسەر و معمەلان دامەزرێنی کبریتمان هەیە هەروەها بەردە خەڵوزەمان هەیە لەم شارە واتە ئەم شارەیە مقەوماتی شاری تایە بەڕێزان بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە نەیتوانیە سوود بێ ینی ئەم حکوومەتە نەیتوانێت ئەم شتانە وا لێ بکە خەڵکی شارەکە سوادی لێ بکە باشە ئەس وەکو ماگرتنەکە شەر بەردەوام دەبێت وایە ماگرتنەکە تاکەی بەردەوام دەبێت وەکو مانگردەکەمان ئێمە شیعارێکمانەیە بەردەوامین کۆڵ نادەین تا ئەو 26 خاڵەت جێبەجێ ئەکرێ ئەمە شیعاری ئێمەیە باشە بەڕێزم سپاس دەکەم سپاس کاک سیروان سەبارەت بە گواستنەوەی بەڕێوەبەرایەتەکان کە ئێوە داواتان کردووە کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی بەڕێزت پارێزەری هیچ ئیشکالێتێکی یاسایی دەتوانرێت بە ئاسانی و بەڕێوەبەرایەتیانە وەکەوەی کە ئێوە داواتان کردووە ڕەگەزنامە باری شارستانی هەروە هاتوچۆ شارەوانی بڵین ئەوانە کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی گشتی لێرە بکرێتەوە هیچ ڕێگرێکی قانونی هەیە لە ڕووی یاساییوە ئەگەر حکوومەت خۆی باشە لە وەزارەتە پەیوەنددارەکان و ئەنجومەنی وەزیران بڕێی لەسەر بدە هیچ کێشەیەک نییە چونکە ئێمە بینین لە هەموو وڵاتان شارێک یا ناوچەیەک کە خەڵکی لێ دەرەچێ یا هەنیکاری تیان یا پشتگوێ خراوە بەرەو چۆڵبوونە چێ حکومت بۆەوەی دووبارە زیینووی کاتەوە گەشەی پێ بدا قەرارەدا ینی زۆرجا لە شارێکە لەو شارانە فەرمانگەیەک یاخود کارگەیەک یاخود شتێک دانێ بۆی خەڵک تیا زیاتر جێگیر بێ و هاتوچۆ و ئاوادانی زیاتر لەو شوێنیا ڕوودا بۆیە بەڕای من هیچ کێشەیەکی یاسایی نییە ئەگەر حکومت خۆی نیەتی هەبێ و ئیرادەیەوە هەبێ کە ئەم شارە ڕزگارکە ئەم شارە دیمۆگرافیەکەی نەگۆڕێ ئەم شارە وەکو قەلغانێک بۆ کورسانی باشوور بمێنێتەوە ئەگەر نا سڕوانگەیەک وەکو خەڵغانێکە سەرچۆڵبوونی مەترسێ لەسەر ئاسایشی نەتەوەیی بێ لەسەر هەرێمی کوردستان کفری بەنسبەت با بڵێن ئێمە وەکو خەڵکی کفری لەوە چ لەبەر نەبوونی هەلی کار لەبەر نەبوونی خزمەتگوزاری ئەم شارە خەڵک پێشتر جێ بێڵەوە ئێستاش بەردەوامە لە جێهێشتنی بەڵام بەنسبەت خواری و کفریەوە بەنسبەت ناوچەکانی توانە بڵێم حەمرین و ئەزێمەوە کفری شارە کە ئێمە ئاڕێن ئەوان دێنە شوێنەکەمان ئەمە دوو لایەنیە لایەنێکی ئەگەر ئەو لایەنە لێک دێنەوە لایەنە دیموگرافیەکەی کە بڵێن ڕێژەی کورد لەم شارە کەمە بێتەوە وەکو با بڵێن دووسپڵمات و وەکو قەرەتەپە وەکو جەلەولا وەکو سعدیەی لێبێ وەکو شارەبانی لێبێ کە پێشتر بڵێن ئەمانە وەکو مەندەلی و بە دەوجەستانی لێ بڵێن شارێکی کورسانی بوو بۆی ئەم قسەیە بەسەر کفریشە جێبەجێ نەبێ ئەبێ حکومەت ئاوەڕ لەم شارە بداتەوە لە ڕۆی ئیدارێکەوە حکومەت ئەتوانێت چەند بەڕێوەبەرایەتیەک لە سەنتەری قەزای کەلارەوە کە ئەوەی کە هەیە بۆ هەفتا و دوو بەڕێوەبەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی هەیە ئێمە لەوانە داوای تەنها 5 بۆ 6 دانە تاوە گۆش دانەماکردوە لە کۆی هەفتاکە لە کۆی هەفتاکە ناڵین وەڵا هەمووی با بێتە ئەم شارەیە نیوە بە نیوە بێ ئێمەمانەوێ ئەم شارە وەکو چۆن خەڵکی ئەم شارە بۆ هەفتا بەڕێوەبەرایەتی سەردانی کەلارەکە بۆ نمونە سەردانی دەرەوەی کفریەکە با خەڵکی دەرەوەی کفریش بۆ 3-4 ئیش بۆ 5-6 ئیش سەردانی ئەم شارە بکە بۆی حرەکە دروست بێ بۆی خەڵکی ئەم شارە لیکاری بۆ دروست بێ بۆی زیاتر خەڵکە ڕەسەنەکە لەم شارەیە بمێنەوە منەمە ئاماژە بە خاڵێکی تر بدەم حکومەت ئەتوانێت چی بۆ کفری بکە باش حکومەت یاریێم ئەتوانێت بە بڕیارێک ئەگەر پێویستی بە یاساش بێ توانێت لە ڕێگەی پەرلەمانە چەند ئێستا پەرلەمان نەماوە بەڵام بە بڕیارێک ئەتوانێت ئەوە بکە کەوا هەر کەسێک هەرۆ بەرهێنێک هەر بازرگانێک ڕووە کاتە سنووری قەزای کفری چکە سنووری قەزای کفری فراوانە لەگەڵ چەمچەماڵە سنوورمان هەیە لەگەڵ پارێزگای ئیسلاحەدینە لەگەڵ پارێزگای دیالە و لەگەڵ پارێزگای کەرکووکە ئێمە سنوورمان هەیە بۆیە ئەتوانێت بڕیارێک دەربکە لە هەر شوێنێکی سنووری ئەم قەزایە هەر کەسێک کارەکە بە ڕێژەیەک یا بۆ چەند ساڵ یاخود بە ڕێژەیەک لە باج بیبەخشێت و لە ڕسومات بیبەخشێت و لە نرخی کارەبا و هەموو ڕسوماتانەی کە هەیە بۆ بەرهێن و بۆ بازرگانەکان بیان بەخشێ ڕێگەیەکی تر بۆ ئەوی ئەم شارە ئاوادان بێتەوە ئەم شارە بەڕاستی لە زۆرجار لە لێرە و لەوێ لە بەرپرسەکان لە پرسین شوێنی جوگرافی کفری شوێنێکی چەپە نەخێوانیان و پێم خۆشە دەستگا ڕاگەاندنەکان و حکوومەت خۆی بەداڵچوون بەم قسە بکە بزانە وایە یعنی ئێمە هەر کەسێک بۆ نمونە مەرسی پەرۆسخان لە سنووری کەلار و خانەقین و زۆر نزیکە هەر کەسێک لەو مەرزە
ئەگەر بێت بەرەو ناو شاری کەلار بەڵێ شاری کەلار و شاری خانەقی نزیکترین شوێنە بۆ ئەوان کفری بەو شێوازە نزیک نییە بەڵام ئەگەر بێوێ هەر تاجرێک هەر بار هەڵگرێک هەر سارەیەک یاخود هەر کەسێک مسافر بێ بچێتەوە مەرزە لە خوار و عێراق یا لە ناوەڕاست یاتوانم بڵم لە دوهۆک و هەولێر و مووسڵیشەوە بێت بچێتە ئەو مەرزە ئەوە بێ بەسەر کفریات تێپەڕێ ئێستا لە مەرزی پەرۆسخانەوە سیارە بەرەو کەرکوک و بەرەو بەغدا و بەرەو کەرکوک و بەرەو تکریر بڕوا ئەبێت لە مەرزەکەەوە دەرچێتە کەلار لە کەلارەوە نابێ بێتە کفری لە بەرەوەی ڕێگەی بینی کفری سلێمانبەگ داخراوە ئەبێ بچێتە سلێمانیەوە بچێتەوە کەرکوک لە کەرکۆ دەبارە بێتەوە بە دووسکوماتەوە نزیکی کفری بچێتەوە بۆ بەغدا و بۆ خوار و عێراق یاخود بۆ تکریر ئەمە حکومەت دەتوانێت ئەم ڕێگەیە بە شێوازێک بکاتەوە ئێمە دوو پرسێ دوو هەواڵەیە لەسەر ئەم ڕێگەیە کە داخراوە هەواڵێکی ئەوەیە کە حکومەتی عێراقی خۆی دایخستووە و بە شێوازێک لە شێوازەکان پارەی تیاوەرەگیرێ سەرانی تیاوەرەگیرێ لەلایەن چەند ئەتوانی بڵێن هێزی سەربازی بێ یا چەند کەسێکۆ بێ لە دیوی حکومەتی عێراقی بەڵام ئەمە ئەگەر حکومەتی هەرێم و ئیداری ناوچەکە بە گشتی و ئیداری گەرمیان و ئیداری ناوچەکە بە گشتی لەم پرسە بێ ئاگان ئەتوانن فشار دروستکەن لەسەر حکومەتی عێراقی ئەم فشارش چۆن دروستەکرێت بۆ نمونە ئێمە لە دیوی با بڵێن ناحی کۆکس بەرەو قەزای کەلار و خانەقین بەرەو قەزای کەلار و بەرەو مەرزی پەرۆسخان ئەمە ڕێگەیەکە وەکو چۆن ئێمە ئەم ڕێگەڵێن ڕێگەی استراتیژی ئەوانش ڕێگەیەکی استراتیژین بۆچی لەو ڕێگەیانەوە حکومەتی عێراق هیچ قورساییەک دروست ناکە بۆ بار هەڵگرەکان و بۆ ئەوانەی کە دێن بەرەو ناو کورسان و بەرەو پارێزگای سلێمانی و بەرەو ئەم شارانەی سنووری گەرمیان بۆچی لە کفریەوە لە دیوی ڕێگەکەی نێوان کفری سلێمانبەگ ڕێگری دروستەکە حکومەت ئەتوانێت ئەم ڕێگریە لا بدات بە چی شێوازێک فشار دروستەکەین ئەگەر حکومەتی عێراق نێتە ژێربار ئەم ڕێگەیە شوکو ڕێگەکانی تر ئاسایی بکاتەوە ئەوە ئەو ڕێگەکانی تر ئەتوانێت دابخە ئەم بەم دوو شێوازە وەکوتم حکومەت بەخشین لە باج و پێشنیارێک بخاتە بەردەستی وەبەرێنەرەکان و ئەو ڕێگە استراتیژیی نێوان کفری سلێمانبەگ بەرەو خوار و بەرەو ناوەڕاست و ئەتوانین بڵێن بەرەو هەولێر و تۆکیش بکرێتەوە بۆ کفری گەشەی زۆر ئەبێ و سوودی زۆرە سپاسم کاکۆچەر سەبارەت بە پرۆژەکانی وەبەرێنان لەو ماوەی کۆمەڵک پرۆژە ڕاگەنرا بەس باز دەکەندێکیان مۆڵەتیان پێ نەدرابێ خۆت پرۆژەی کۆن بن دووبارە بەگەر بخرێنەوە هیچ پرۆژەیەکی تازە دەکرێت لە بواری وەبەرێنان لەو ڕۆژانە لیستی کۆمەڵێک پرۆژە لە بواری پیشسازی کشت و کاڵ بازرگانی بڵاو بۆ وەکو پرۆژەی وەبەرێنان بەڵێ بەڕاستی ئەوەی من لە سوۆشیال میدیا و اینی ڕسمی ئەوەی ئیداری گەرمیان بینیم هەندێک پرۆژە بڵاو کراوەتەوە بەداخەوە هەندێکیان 10 ساڵ پێش ئێستا جێبەجێ کراوە ینی پێشتر دەبووە جێبەجێ بکرێن هەر جێبەجێ کراونەوە پرۆژانە کۆنن بەڵام من تێناگەم بۆچی لەم کاتا لەم تەوقیتە بڵاو کرایەوە بەشێک لەو پرۆژانە و ئەوەی من ئاگدار بم کارگەی کردنەوەی کارگەی گەچ کە قەراری لێ دراوە کاڵین کارگەی گەچ مەبەستم لەوەیە لە 8 جۆر گەچی لە جوانکاری بیناسازی ئەوە کارگەیەکی باشە هەلی گەنج بۆ 300-400 گەنج ئەڕەخسێنە ئیشەڵا ئەوە کۆمپانیا گرتوێتی و ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستی من قوربانەمەوێتیش بخەمە سەر شتێک ئێمە ماوەی 7 ڕۆژە لێرین ئەم گەنجانەی لێرە ئەبینی لە 95 ئەم گەنجانە بێکارن و شارەکەیان لە ڕووی اقتصادیەوە ڕووخاوە و لە ڕووی خزمەت گوزاریەوە سفرە یعنی هیچ لە شوێنێک نییە گەنجێک بچێتە بحەوێتەوە بەڵام سوپاس بۆخوا گەنجی ئەم شارە تۆ ئێستا هەموو ئەم مەدانە بگەڕێ فلتەرێکی جگەرە دەبەیەکی ئاو نابینی 7 ڕۆژە لە ژێر ئەم خێمەیە ئەخەون بەیانی هەڵەسن هەموو ئەم منتیقەیە پاکەکەنەوە و ئێستش بەو هەموو خەمۆکی و ئەو هەموو وەزع خراپەی لەسەریانە من پێم وایە خۆشەویستیان بۆ ئاڵاکەیان کە بەسەر سەریانەوەی لە ناو خێمەکە بەسەر سەریانەوە هەڵیان واسیوە ماوە وڵاتەکەیان خۆشەوێ و خاکەکەی خۆیان خۆشەوێ بەڕاستی ئەم گەنجانە یعنی سامانێکی جوانیە ئەم میلەتەن ناکرێەوە قەدریان لێ بکرێت یعنی داوایشتی زۆر قورسمان نەکردووە یعنی ئەمە شارێکی بچووکە ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار
مەبەستیان بێ ئامانجیان بێ زۆر بە ئاسانی چارەسەر بێ بەڕاستی لە مەجای وەبەرهێنانە من ئەو ڕۆژە لەگەڵ یەکێک لە گەورەترین وەبەرهێنەرەکانی ئەم وڵاتە قسەم کرد ئامادەی ئەوەی تیا بوو کە گەورەترین کارگەی چیمەنتۆ لێرە دروست بکات چونکە خاکەکەی زۆر گونجاو بووەوە چەندین گەنج ئێمە کەوێتە سەرکار بەڵام لەسەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار دەستەی وەبەرهێنان پێویستە هاوکاری بکرێ و لە ئیدارەی گەرمیان و لێرە داوای بەش و پشکێنەی لێ نەکرێ بەڕاستی من زۆر بە ئەمەوێ زۆر بە سەریح بم چونکە ئەوانەی لە ڕابردوو بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەم شارە بەم دۆخە بگا خەڵک هاتووە پرۆژە بکات داوای پشکیان لێ کردووە یعنی ئەو وەبەرهێنەر کە من قسەم لەگەڵ کرد هەر تووشی شۆک بوو و کاکە ئێمە ئێستا لەخوا بەزیاد بێ هەندێک هەنگاوی باش نراوە حکوومەت بە جۆرە گەشتوتە قەنەعەتێ کە ئەزانێ شارەکە لە لێواری مەرگایە بڕوا بکە ئەگەر بەهانە ئەم شارەوە نێن ساڵێکی تر 2 ساڵی تر ئێستا شەڕی دووس خورمات و خانەخین و کەرکک و شنگال و ئاناکەین بەڵام 2 ساڵی تر ئەبێ حکوومەتی کوردی شەڕی کفری بکە چونکەم شارە لە دەستە دەی شارێکی کوردی ڕەسەنە تۆ لە دەستێ دەی و بەڕاستی من تاکی دەکەمەوە لەوە ئەم گەنجانە غەدراوان لێ بکرێت سامانێکی جوانن تا ئێستا لە ڕووی فکرەوە ینی بۆ بگەنە ئەو خەناعەتەی کە بڵێن ئێمە جیابینەوە بچینە سەر دیالە بەڕاستی ئەمە خەتەرە بۆ دەنگانەش هەیە بەڵێ هەندێک گەنجەیە گەیشتونەتەوە نەک گەنج خەڵکی بەتەمەنیش لە سەر ئەنجامی ئەو نادادی و عەدالەتیەی بەڕاستی کە ئیدارەی گەرمیان مەسئولی یەکەمە لەم شارەی کردووە بەس داواتان کردبوو جێگری سەرپەرشای ئیدارەی گەرمیانش بە کەسێکی کفری بدرێ داواتان کردبوو؟ بەڵێ بەڵام ئێمە یەکێک لە داواکارەکانی ئێمەیە بەس بە قەنەعەتی من وەکو شەخص کێشەی کفری بە کەسێکە لە ئیدارەی گەرمیان بێ بۆ چارەسەر نابێ ئەوە چارەسەری ڕەنگە سوودی لێ بینین بەڵام ئێمە پێویستمان بە نەشتەگەریکی یەکجاریە بۆ ئەم شارە تۆ داوای چەند بەڕێوەبەرایەتیەکی گشتیمان کردو بهێنە حرەکەیەکی اقتصادی دروستەکە داوامان کردووە زانکۆی پۆلۆتەکنیک بێت ئەم شارە 2-3 تەلەبە دێت ئەمە هەر بۆ خۆی حرەکەیەک دروستەکە لە ڕووی گەشت و گوزارەوە شارەکە گونجاوە هەندێک پرۆژەی بچووکی تیا بکرێت و شوێنەوارەکانمان احتیمامی پێ بدرێ شارەکە ئەو پرۆژانەی کە وەستاوە وەگەر بخرێتەوە شارەکە ڕای من بەشێکی زۆری لە گرفتەکانی چارەسەر بێ ئێستا بۆ نمونە لە مەجای سەحا ئێمە خەریکە گرفتەکانمان چارەسەرە بن بەڕاستی ینی تەنها چەند جیازێک ماوە ئەوانش وعدراوە بێ بەس کێشەی پزیشکی نیە کەمی پزیشک ئێستا سنتەرەکانی ئۆزام داواتان کردبوودان بکرێتەوە بڵێ خۆشبەختانە ئەمڕۆ وەزیری سامانە تەندروستی بەڵێ یاری داکە دکتۆری بێهۆشکەر بێتە ئێرە و من لەگەڵ دووبارەیەکەمەوە لەگەڵ مدیرعامی سەحەی گەرمیان قسەم کرد کە خەستەخانەکەی ئێمە بێ بە 24 ساعاتی و نەشتەگەریشی تیاکرێ ئەمە هەواڵی دڵخۆشکردن بەڵام لە جێی تنوحی ئێمە نین کە تۆ کێشەی سەحە چارەسەرەکەی گرفتی هەلی کارت هەیە بۆ گەنجانە کە کێشەی سەحە چارەسەرەکەی و گرفتت هەیە هەندێک پرۆژە هەیە پێویستە وەگەر بخرێتەوە بەڕاستی سپاس دەکەم کاک هیوە سەبارەت بە گەنجەکانێکی زۆرێ لێرەوە کۆچکت بێت هەر بۆ دەرەوەی وڵات جگە لە شارەکانی هەرێمیش بۆی بێکاری بێکارێکە هەیە بەڵێ دیارە من نزیگەی 17 ڕۆژە باسی کەم و کوردیەکانی گەنجم هەمووی کردووە نامەوێت زیاتر ئاماژە بۆ بدەم پێم خۆشە گەنجەکان خۆیانیش باسیکەن یعنی بەڵام من ئەمەوێ باسی ئەوت بۆ بکەم ماوەیە پێش ئێستا لەگەڵ چەند برادێکمانە فۆرمێکمان دروست کرد لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئەو گەنجانەی کەوا زانکۆیان تەواو کردەوە بێکارن لە ماوەی 3 بۆ 4 ڕۆژە نزیگەی 700 کەس بەس ئەو فۆرمیانە پڕۆ کردە لەم شارەدا تەنها کێشەی گەنجمانێت تەنها کێشەی کوڕمان نییە بێکارە کچەکانمانش کاتێ زانکۆ تەواوەکان هەمویان لە ماڵەوەتانێن ئێستا لە شارەکانی ترە ئەگەر کچ بە 600,000 ئیشکا لەم کفریە کچێک ئیش بکات لەسەر دوکانێ مانگانەی 100,000 دەنێ کچی وایە لە نانەواخانەی شەکان نان دروستەکە بۆ خەڵکی تر بە ڕۆژانەی 3,000 یعنی ئەم شارە تەنها کێشەی کوڕمانیە کێشەی کچمانیشەیە ئەوانیش پڕوە دڵ حەزەکەن لەگەڵمان شان وەشان بەشدار بن و ئێستاشان دەگیان ئامادەن و کۆمەڵێکیانن
تەنانەت لە ڕێی هاوکاریەوە لە ڕێی کولیچەوە لە ڕێی کێکەوە بۆمانیان نردووە یارمەتی دەرمان بوونە یعنی هەردوو چینەکە و ئێمە کاتێ بڕیارمانداوە ئەممانگرتنە بکەین لە پێشترا گەنجەکان لەگەڵ گەنجەکانە چەندین ڕێگای ترمان بەکارێناوە بۆ بەدەستێنانی داواکاریەکانمان ڕێگای تونند و تیژیمان بەکارێناوە ڕێگەگردنمان بەکارێناوە ئێستا کە گەیشتونێتە ئەو قەناعەتی ئەم ڕێگا بەکاربێنین هیوامان پێێتی کە دەسەڵاتداران داواکارەکانمان جێبەجێ بکەن بەم ڕێگە ئاشتیە. بەڵام ئەگەر بێت و ئەم داواکاریانمانە جێبەجێ نەکەن ئەوە ئێمە ناچارە بین هەم دووبارە بگەڕینەوە بۆ ڕێگاکانی پێشتر کە ئامانگرت و بۆ دەسەڵاتدارانیش باشە ئەگەر بەم ڕێگە ئاشتیا بێنە دەم داواکاریەکانمانەوە ئەوە شارەکان تریش گەنجەکانی شارەکان تریش ڕێگە نابن بۆ تونند و تیژی خۆمان بینیمان لە ساڵانی پێشترا چەندین خۆپشاندان کرا یەکێکی لەو خۆپشاندانە لە کفریا کرا دوو گەنجی خوێنگەرم یەکێکیان برای من بوو برادری من بوو وەکو برای من بوو لەو خۆپشاندانانە شەید بوو و من داواکارم لە حکومەتی هەرێمی کوردستان بێتە دەم داواکارەکانمانەوە ڕاستە کۆمەڵێ بەڵێن دراوە کۆمەڵێ پەیمان دراوە ئێمە دڵمان پێی خۆشە بێ بەڵام لە پێشترا ئەوە نە وعدیان داوە پێمان کە جێبەجیان نەکردووە من خۆمێکێکی ئەڵێم ئەگەر ئەم جارە بڕوا بە دەسەڵاتدارەکان بکەم بڕوا بە درۆگانی دەسەڵاتدارەکان بکەم بڕوا بە درۆگانی خۆش مەکەم یعنی ئەوە نە قەناعەت یعنی ئەوە نە قەناعەتم بە کەس نەماوە. سپاس دەکەم کاک فازل ئەگەر حکومەت ئێستا بودجەیەکی تایبەت تەرخان کە بۆ کفری ئێوەکو بەڵێندەرەکان دەتوانن پرۆژە ئەوانەی کە تاوا نەکراون دەست پێ بکەنەوە؟ وەکو بەڵێندەران شاری خۆم باسەکەم باشە دوو پرۆژەم هەیە لەم شارە تەواو باڵ 150 بۆ سەرفکات ئەتوانم تەواوی نەک 150 بۆ سەرفکامە تەواویەکەم لە باج و ڕسوماتمان بەخشێ باشە 150 بۆ سەرکە ئێمە ئامادەین تەواوی کرد بەڵام حکومەت دینارێکمان بۆ سەرف ناکە بەچی تەواوی کرد سوولە نییە کاکە منی سەیەکەوە خۆم وتم پێ باج قەرزارم باجی کۆمپانیەکەم قەرزارم ئەم ساڵ ڕۆیشتمە بی دەمەڵێت کاکە پارەی نەقدینەم بۆ بێنە ئەلێم کاکە من چەکی خۆتانە بۆم تا کردووە لە بەڵقایە چەکی خۆی وەرناگرێ ئەڵێ چەکەی تۆ ناخۆ کە خۆیشیان کردوانە بووە حکومت خۆی کردێ لە قانوناوە قانونەکانەدا ئەوەی چەکی بەڕەسی بگێ حکمە خوا لەسەری ئەو چەکی بۆ من کردە بە بێڕەسی ئەڵێ ناخۆ ئیدە من چۆنیش بە چی بیکازیمێ ڕێگەیەکمان بدۆزن کاکە ئەم پرۆژەی ئەم شارە کاکە بێ عەرز بداتێ لە باتی پارەکە من بێنێ ئەین دەتوانرێ ئەوەش بکرێت ئێوە ڕازین عەرزتان پێ بدەن لە بەرامبەر ئەوە نەوتی حەسیرێ نەوتم بداتێ لە جادی پارەکە من پرۆژەکان تەواو عەرزم بداتێ لە جادی پارەکە من پرۆژەکان تەواو بەس لە شارەکانی تر خۆ لە شارەکانی تر ئەو حاڵەت شەیە زەوی گرانبەها دەفرۆشرێت پرۆژەی دیکەی پێ دەکرێت لێرە ئەوە نییە لە کفری کاکە زەوی لەم شارە پرۆژەیە هەتا ئیسە زەوی پرۆژناوە پارەکەیان یەکسەر بردوو بۆ کەلار لەم شارە نەماوە پارەکەی نازای کوا کراوە دەچی زەوی زۆر فرۆشاوە بەس پارەکەی چی لێ هاتووە ئێمە ئەوە کێشەکەمان ئەنایسا ئەم شارە خۆی بایەوە زەوی گرانبایی هەیە کە بۆ پرۆژەی گەورەی بۆ بکرێ بەڵێ بۆ نییە زەوی فرۆشاوە بە 20 دەفتەر زەوی فرۆشاوە لەم شارە بەڵام ئەتوانن هەموو شتێ بکەن کاگەیس ئەو دەوتە هەر نەوت بداتە خەڵک ئەتوانیت نەوت بەسیت شتێ بەسیت داتە خەڵک ئەم پرۆژەی ئەم شارێکشی بێتەوە نەک پارە نەدا عەرزی بداتێ شی تری بداتێ شەر پارە نییە حکومەت بۆینێ دەعم خەڵکە خەڵک ئامادەیە بۆ شتێ بکات توی چ دەداتێ چۆ بە هیچ شتێکێ منەڵێ بەیسە دوو پرۆژە تەواو کردە هیچ وەر نەکردووە لەبەر خاتر شارەکەم کردووە ئەنا بن شوێنەتر بۆیان نەمەکرد سپاس دەکەین بەس لەبەر خاتر شارەکەم لەبەر مناڵی سپاس دەکەین دوای دێمەوە خزمەتان بزانین کەسێک هەیە قسەمان بۆ بکە فەرمو ئەگەر ڕووکەیتەوە ملاوە فەرمو من پێشەکی بەخێرتانەکەم سپاس دەکەین ینی من یەکەم ڕخنا لە شارەکەی خۆم ئەیگرم دوای تێمە سەر ڕخنەی حکومەت و حزب ینی
ئێوە هەژدە ڕۆژە لێرەین هەژدە ڕۆژە ئێمە ئارەقەکەین هەژدە ڕۆژە تینومانە بێ خۆمانە شۆشتا یعنیەوە هەر کۆمەڵێک گەنج لێرن یعنی خەڵکی شاری کفری بۆ نایەنە پێشەوە بۆ نایەنە ئێرە بۆ بە کاکەم ساحەیە پڕ بێ ئەو بانجادەیە پڕکەن لە خەڵک یعنی چی لە ماڵەوە دانیشتە ئەوەی لێرەیە کاکە ئەم خێمەی برایەتیە واز لایەنێ قسەی ئەم لاولا بێنن مزایەدە و ئەمە چی کاکە بێنە پێشەوە سەیکەوە ئەوە کوڕەکەی شەید بوو لە خۆپێشاندانە ئێستا لێرەیە تۆ لە ماڵەوە دانیشتووی لەسەر موبایلەکەت وڵا بەردەوامی پشگیریتانەکەین فەرموو بێنە پێشەوە خەڵکی هەموو شاری کفری براکانتان خۆشکانتان هەمووتان بێنە پێشەوە کاکە لە ماڵا چیەکەن وەرنێ ئێرە لە چایخانەکان واز بێنن ئێرە خێمەیەکە بۆ خزمەتگوزاری و هەلی کار و خۆشگوزەرانی بۆ شاری کفری یعنی چیەکەن لە ماڵەوە یعنی هەر بە پارکێک بۆ خوشکانتان بکرێت یعنی تا ئێستا پارکێک نییە کچەکانمان بچێ بۆ تای یعنی چیەکەن لە ماڵەوە ئەمە ڕخنەیەک بوو لەسەر شارەکەم یعنی ئێستا ئێمە باجیەوە شەدەنە لەم شارە حزب وایە کرد کوتلە بازی کرد لەم شارە کوتلە بازی کرد لە کات خۆشگوزەرانیەکە ئەم شارەتان فرامۆش کرد مێن قسەی زلمان بۆ بکەن دوو عەشرەت بازی ئەم شارە وێران کرد دوو عەشرەت ئەمە باجمان داوە ینی ئێستا جیلێک پیا بووە ئەم گەنجانەی وا لێرە مێنەوە 24 سەعاتە نە بڕوایان بە عەشرەتە نە بە حیزبە بە دوای هەلی کار و خۆشگوزەرانی ئاگەڕێن حکومەت ئەم حکومەتە من تێناگەم لەم حکومەتە هەژدە ڕۆژە ئەم خەڵکە لێرەیە یعنی بۆ نایی کاکە وەک کاک مەسرور هاتۆتە سەر خەت فەرموو کاک قوبات بێ سەر خەت یعنی چێ مەژدە هەژدە ڕۆژە حساب بۆ خەڵکە ناکەی ئمڕۆ لەگەڵ ڕێکخراوێکی هێش کچا دانیشتووی یعنی بۆ نایی لەگەڵ لەبەر کچی ئەم شارە بێ شاری مەهاباد قەرەداخی ئەم شارە یعنی بۆ نایتە پێشەوە بەم پەیامە پەیام بەخوا ئێمە لەم شارە ئەگەر نێنە پێشەوە نێن بۆ داوای ئەم خەڵکی ئەم شارە خۆشگوزەرانی دروست نەکرد ئەم گەنجانەی ئەم شارە قوبوڵ ناکەن هەڵبژاردن لەم شارە بکرێ کەس تەمام دەکات تۆکو باوکی شەیدێک بەڵێ داواکەم ئەگەر ئەست بوو ڕاستی بەڵێ ئەم خەڵکاکەم و کوڕەکەی من و کوڕەکەی کاک محەممەدمان لەسەر داواکاری خەڵکی ئەم شارە بوو کە شەید کرا بەڵێ هەرەوەڵا بەڵێ سپاس دەکەم وی گەرما باوکی بندەوەی گەمازە لە بۆ گەنجە لە لەبەرەوە ئەم گەنجە لە ماتۆڕە ڕانن لە بیعیش ئەیوانیە زۆر سپاس فەرموون بەخێر بێن منۆکو خوشکی شەید ئاکۆ قساکەم کە لە 2020دا ئێمە دوو شەیدماندا لەم شارەیە ئاکۆی شەرۆک و ئەم گەنجانە داوای خزمەتگوزاری کرد بۆ ئەم شارە بەڵام بێڕەحمانە خوێنە ڕشتە سەر شەقامەکان شەید ئاکۆ داوای ئەکرد کە خزمەتگوزاری بۆم شار بکرێت گەنجەکان بێکارە من ئاکۆ بۆ خۆی کارێکی زۆر باشیە کرد بەڵام هەمیشە لە خەمی خەڵکەکەیە بوو هاوڕێکانیان بوو ئەوت من کارمەیە بەڵام هاوڕێکانم کاریان نییە شەید ئاکۆ نەکرد وەڵامی درەوە بڵکو بە دوو ڕۆژ دوای ئەوە گەنجێکی تر لەم شارەیە شەید کرا ینی دەسەڵات لەم شارەیە پێمانی وت نەک هەرداواکارەکانتان بەڵکو برینەکانتان و ئازارەکانتان یەشەر بە گوڵە وەڵامەینەوە ئەوە 2 ساڵ و نیوە دوای شەید بوون ئاکۆ بۆ 3 ساڵەشێ هیچ خزمەتگوزارێک لەم شارەیان نەکراوە بۆی من داوام وایە لەسەر خەباتی مەدەنیانی خۆیان بەردەوام بن تاگەن بە ئاماجیان بەردەوام بن و کۆڵ نەدەن دەستان خۆش پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەم منوەکو کوڕی شەیدێک هیچ داواکاریەک هیچ پێشنیارێکم لەم حکومەتە نییە چونکە حکومەتێک ئامادە نەبێ 17 ڕۆژ گوێ لەم خەڵکەی شاری کفری بگریا لە ژێر خێمەیەکان لە دەرەجە حرارەی سەروی 53 و 50 بۆیشە ئامادە نییە بە قەناعەتی من جارێکی ترگوێمان لێ بگرێتەوە منوەکو کوڕ شەیدێک هیچ ومێدێکم پێیان نییە هیچ داوایەکشم لیان نییە بەسەوە نەڵێم خۆی گەورە حەقیەم خەڵکیان لێ بسێنێ سپاس دەکەین فەرمەگەر بە پێ بڵێ فەرماوە سایگەر بۆورە فەرموو بەخێر بێن و بان چاو سپاس ئێمە ڕووی دەمانەکەینە کاقوباد و کاک باڤێڵ و کاک مەسرور ئێمە ئێستا ماتەمینە ئەگێرین ئەمە دوا هەناسەی شارەکەمانە ئەگەر پێمان نەگەن لێراکە لە دوای ئەوە کەس گرەیمان لێ نەکات ئێمە یەک کەس لە مێژووە کە خوێندمانە ئافرەتێک کە هاواری کرد وتی یا معتەسەما
وا معتەسما هەمووی فریای کەوت ئێمە ئەم شارە کەس فریامان ناکەوێت داواتان لێەکەین ئەم شارە فریای کەون بە ئەم کۆمەڵ خەڵکە جوانە دەراکە دانیشتووە وای پیاتوە مەسەلەیەک نەتەوایەتیە ساڵێتر ئەگەر بەو شێوەیە بڕات لێراکە ئەو کۆمەڵ خەڵکە ئەگەر بێن عێراکە بڕوا بکە نیمەی ئەم خەڵکە نابینن بۆی شارەکە ڕۆژ بە ڕۆژ چۆڵە بێت کەسی تیان نامێنێت تاکو ئێستا ئەگەر ئێوە سەیری بکەن لێراکەوە پرسیارتان یەکەم لە هیچ شارێکتە بینیتانە ئاسەواری ڕاپەڕینی نەوتێک بمێنێت لەم شارە ئەو قەسفا کەوا ڕژێمی بەعس کردێت تاکو ئێستا ئەو قوتابخانە تواناوەندی ئەم کفری تاکو ئێستا تایارە دایەتی لێی هەر ئاسەوارەکەی واماوە بەجێ ماوەتەوە ئەمە لە چی شارێکە بووە بۆ ئەوە ئەمە دو ئەخیر شتە دو هاوارە بۆ ئەو کۆمەڵە خەڵکە بەخێر سپاس دەکەم خەڵکی تریش فەرم ئەم کاتان باش بەخێر بن من ئەمەوێ باس لە شتێ بکەم کێشەی کەمی عینمانی عەقڵەتی ئیدارەدان بۆ ئەوەیەم قسەڕوون کەمەوە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان پێشتر قایمقامی کفری بووە ئەو کاتێک کە ئەویت کفری کێشەیە ئەو کاتە داوایە کرد کە هەموو خەڵک لەگەڵا بوو چەند جارێ خۆی داوای ئەوەیە کرد کە خزمەتگوزاری بۆ کفری ناکرد لەلایەن ئیدارەی گەرمیانەوە ئێستا خۆی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانە و لەو ڕۆژەوە بووەتە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان یەک ئیشی بۆ کفری نەکردووە ئەو کاتە ئەو داوای کاری ئەکرد لەسەرەوەیە کرد بەڵام ئێستا خۆی لەسەرەوە کە خۆی نێکات کێ گوێ لە ئێماگرێت ئێستا ناتوە دەم داواکاری هەتا ئێستا ناتوە بەدەم داواکاریەکانمانەوە وەکو خەڵکی کفری هەتا هەموو داواکاریەکانی ڕێکخراوی پاڵپشتیە جێبەجێ نەکرێ ئەم گۆڕەپانە چۆن ناکەین بۆیە هەتا دوو ئاناسا ئەگەر زستانیش بێت دوو زستانتریش بی ئەمە لێرە دەستان خواستەکە کەسی تر هەیە قسە بکات مەگەر بیتە پێش شەوارگ نەبێت بەخێراتنی کەناڵەکەتانەکەم من نامێ قسە دووبارە بکەم بەڵام تەنها شتێک ئەمەوێت ئاماژەی پێ بدەم هۆشداریەکە بۆ حکوومەت و بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێمە ئەم شارە هەمومان دەزانین لە لێواری ڕووخانایە من ئەمەوێ چەند شتێک لێرە بخەمە ڕوو کە بابەتێکی زۆر مەترسیدارە لەسەر دیموگرافیای ئەم شارە ئەگەر ئێوە دیقەت دەن لەم شارەیە لەمای ئەم چەند ساڵەیە زیاتر لە 1500 خێزانی کورد کە لەم شارە دەرچۆ باریکرێت بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان من دڵنیاتانەکەمەوە ئەوەی ئەلێرەیە دانیشتووە هەمومان لە توانامانە هەیە کە خانوو لە کەلار یا لە سلێمانی یاخود لە هەولێرا بکڕین ئەوەشی کە کرێچیە لێرە دانیشتووە بە هەمان شێوە کەوە لێرە کرێدا دەدوانین لە شارەکانی تری هەرێمی کوردستانە کرێکەی داد و ئەم شارە بەجێ بهێڵێ کەوەی ئەم خەڵکە لێرە جێی ناهێڵە تەنها دوو مەبەستە خۆشەویستی بۆ شارەکە و بۆ خاکەکە و بۆ نیشتیمانەکەیەتی لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکەی کە لەم شارەیە تاوەکو ئێستا ماوەتەوە باشە من یەک مەترسی ئەخەمە ڕوو ئەمە بابمێنێ بۆ مێژوو بۆ سەرۆکی حکوومەت بۆ جێگری سەرۆکی حکوومەت کاقوباتیش ئەم شارەکە بەم شێوە بە لێشا و خەڵکیایە کۆچەکە و بارەکە ئەبێ کێ بێتە جێگاکەی لێرەیە بێگومان عەرەبی عەرەبی کوێ عزیەم سلێمانبەگ قەرەتەبات جەلەولا گوندەکانی دەوروبەری دێنە ئەم شارە باشە کە ئەمە هاتە ئێراکە ئێستا ئەم خۆپیشاندانێ ئەلێرە ئەم جەماوەرە دانیشتووە تۆ ئەبینی داوای مافەڕاوەکانی ئەکەن کە سبەی من دڵنیاتەکەمەوە 5 ساڵی در حکومەت نێتە هانەی ئەم شارەوە بە زووترین کات عەرەب ئەلێرەیەمان نەگرێت کە عەرەبمانی گرت مەترسیەکە لێرەیە داوای چی لێیەکە داوای حکومەتی دیالە ئەکات چکام شار ئەسڵێکی هەیە سەر بە دیالەیە داوای ئەوەکە کە بگەڕێتەوە سەر دیالە باشە کە گەڕایەوە سەر دیالە هەرێمی کوردستان چی لێدەسا شارێکی وەکو کفری شارێکی مێژووی شارێکی ڕەسەن کە خاوەنی چەندین بیرە نەوتە کە لە دەستی ئەدا سنووری وەکو سنووری هەرێمی کوردستان بچووکە بێتەوە کە سنووری ئەم شارە لە نزیکی چەمچەماڵەوە حتا وەکو نزیکی خانەقینە وەکو سنوور دیموگرافیەکەی باشە من سپاسانەکەم هیوادارم پەیامەکەم بگات و عەفو بمبورە مەترسیەکانی شتێکی تریشم ماوە ئەگەر یەک دەقیقە کاتم بیتێ مەترسی چی دروستە بێ لێراکەیە کە حکوومەت کە خەڵکی عەرەب داوای ئەم شارەیە کرد لە دیالە ئەگەر بە زەبری هێز بێت ئەگەر بە هەرچی بێت دیالە ئەم شاری ئەوێ بۆ لەبەر خەڵکە عەرەبەکەی نا لەبەر سامانە سروشتەکەی کە لێرایە هەیە کە سامانی نەوتە سامانی گەچە کە سامانی چیمەنتۆیە کە سامانی کبریتە کە ئەم شاری گرت مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان دروستە بێت بە تایبەت شاری کەلار و ناحیەی ڕزگاری ئەو کات کە ئێستا مەترسی لەسەر کفریایە لێ دروستە بێت جا من هیوادارم بە زووترین کات حکومەت خۆی بێتە سەر خەت نەوەک هاوڵاتی داوا بکات زۆر سپاس بەورە سپاس دەکەم کاتمان زۆر کەم ماوە ئەگەر بە کورتی زۆر سپاس دەکەم چکە کاتم نەماوە سپاس دەکەم دووبارە دەست خۆش بێ من لە بەشێکەمەش مداخەلەم کرد من ئەڵێم ئەوەی خزمەت بکا بەم شارەیان لە هەر شارێک بۆ دین و دنیای باشە ئەوانەی ئەم شارەیانە پەراوێز خزمەتیان نەکرد لەم شارەدا بەڕاستی بوونە زبڵی زەمانە مێژوو ڕەحم بە کەس ناکە و حەزم کرد داتایەکە دووە باسکەم بە کورتی بێت
کۆی تاخانەکانی ئەنفال لە کوردستانە 140 کەسن 94 کەسیان لە سنووری ناوچەی گەرمیانە 55 کەسیان کفری و گوندەکان و دەوروبەرێتی یعنی واتە ئەڵێ خەرمان بەرەکەت ینی وەکو کۆزەر وای کفری ینی ئەوە مێژوەکەینە هەشتیان مردۆ تاخانە هەشتیان کفریە بۆیە ئێمە دووبارە ڕووی دەمانەکەین لە دەسات ئەڵێن تا ئیساکەکە مقصر بوون لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی مراجعی خۆیان بەخۆ سپاس کاکە وجات کاتمان زۆر کەم ماوەگەر بە کورتی شتێکتان ماوێ وەکو سپاسانەکەین دەستان خۆش بێ پەیامەکان ئێمە بە جوانی گەشت ئەوانی کە ئەو بەڕێزانە قسەیان کە قسەی دڵی ئێمەیان کرد ئێمە مەمنونتەین سپاسانەکەین دەستان خۆش بێ کاک سیرۆن جەناب پەیامێکت هەیە کێشەیەکی ترمانەیەمە وەکو شاری کفری شاری کفری لەبەرەوەی لایەن حکوومەتی عێراقی و لایەنە فەرمیەکەینێتەوە یەکگرتووەکان سەر بە پارێزگای دیالەیە ئێمە کێشەوەمانێ ڕێکخراوە نێو دەوڵەتەکان ڕێکخراوە نێو دەوڵەتەکان لایەنە و شارە ئەوانەی کە لە سنووری سلێمانین ڕێکخراون و دەوڵەتەکان کفری سەر بە دیالەیە لە دیالەش و هەر ڕێکخراوێک دێڵە کفری سەر بە هەرێمی کوردستانە ئێمە داواکەین یانیەوە کێشەیەکی سەرەکی بۆم شارەوە شارە سەر بکرێ چکە سوودی زۆر هەم بواری شوێنوار هەم بۆ زۆر بواریتر کاک سەرجەناب پەیامێکت ماوە بە کورتی بێ سپاس دەکەم لێرەوە دووبارە داوا دەکەم تکایە بە دەنگی داواکاری ئەو گەنجانەوە بێن چارەسەرکردنی گرفتەکان زۆر قورس نین با دڵی ئەو گەنجانەتان لێ نەڕەنجێت چونکە ئەوانە داهاتوویە وڵاتە بەڵێ کاک کیوە بەڵێ کۆتاپەیامی منەوەتانێت داواکارم لە حکوومەت هەرێمی کوردستان داواکارەکانمان جێبەجێ بکەوە داواکارم لە سەرمایەدارەکانیش بێنە ئەم شارە و بەرەمێنان بکەن و گەنجەکانمان بکەنە سەرکار چونکە من دەمێکە وتوم یان ئەم بارودۆخە چاکەکەین دەوڵەمەند و هەژار پێکەوە بە خۆشگوزەرانیە ژیە یان وەهاتیەکێ دەین دەوڵەمەند و هەژار پێکەوە ئاوارە بن کاک فازی بەڵێ داواکارم لە حکوومەتی هەرێم سویلە تەرخام کا بۆ ئەم شارە بۆ ئەم پرۆژانە کە تەواو نەبووە داواکارێکم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە سویلە دابین کا بۆ ئەم شارە ئەو پرۆژانەی کە تەواونەوە تەواویکەین بەڵێ سپاسان دەکەم سپاس بۆ ئامادەبوونی هەمولایەکتان زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم بە هیوایەوەی کە حکوومەت ئاورێکی جدی لە دانیشتوانی کفری بداتەوە بەخوای گەورەتان سپێری خواتان لەگەڵ ستان خۆش